الحمد لله رب العالمين، اللهم صل وسلم وبارك على محمد النبي الأمي وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين وعلى من اتبعهم بإحسان إلى يوم الدين. اللهم يا ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم آمين. وشكانوا برياني بريس الله ورحمة إخواتان دبيت. پاشۆی لە ئەڵلقەکانی پێشوە لە خزمەت جەنابتانە باسمان لەوە کرد کە ئەو بەناو زانستی کە ئەیانەوێ پیشانی مسلمانانی بەناو زانیاریانی کە ئەیانەوێ بەناوی زانیاری و پیشانی مسلمانانی بن سەبارەت بە دروستبوونی ئەسڵی ئینسان لەسەر گۆی زەویە بەرژەوەندی و مەسلحەتی تری لە پشتەوەیە و دوورە لە ڕاستیەوە و دوورە لە زانستەوە. حەزەکەین لەم ئەڵلقەیەدا بە پشتیوانی خۆی گەورە باسێک لە گێڕانەوەی ئەو چیرۆکی دروستبوونی مرۆڤایەتیە لەسەر زەویە لە ڕوانگەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەرەوە سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ بکەین. بزانین خوێندنەوەی ئیسلام یاخود گێڕانەوەی ئیسلام کە هەرچی هەیە لە ئیسلامە و ئێمە باوەڕمان پێیەتی وحیێکە و لەلایەن خۆی تەبارەک و تەعالایەوە بۆمان هاتووە. زانین خۆی گەورە چیمان پێ دەڵێ ئا باشەکە بەو شێوەیە نەبێ بزانین ئادەم چۆن دروست کراوە، سەرەتای مرۆڤایەتی لەسەر زەویە چۆن بووە. ئەوەی کە پێوتێت چیرۆکی خەلق، چیرۆکی دروستکردن، چیرۆکی ئەم بوونەی ئێمە مرۆڤایەتی لەسەر زەویدا سەرەتاکەی لە چیەوە بۆ بابزانین لە ڕوانگەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خۆی لەسەر بێت. ئاینە ئاسمانیەکان بەگشتی بە تێکڕا هەر لە کۆنەوە هەتا کویسەکانە هەر هەموو یەک خلافیان نییە لە گێڕانەوەی مەسەلەیە، مادەم هەمووی لە یەکسەر چاوە هاتووە لای خوای تەبارەک و تەعالایەوە لەوانەیە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ ئەسڵەن بە عومری شتێکی نەبیست بێت لە ئاینە پێشوەکانی تر سەبارەت بە چۆنێتی دروستبوونی ئینسان و چیرۆکی دروستبوونی و هاتنی مرۆڤایەتی بۆ سەر زەوی. بەڵام دیقە دەیت هەر هەمویان متتەفقن لەسەرەوەی کەوا سەرەتای مرۆڤایەتی لەسەر ئەرزا لە یەک کەسەوە دەستی پێکردووە کە ئەویش ناوی ئادەم بووە، کەسێک بۆ خوای تەبارەک و تەعالا بە کامیلی دروستی کردووە و پێشتر مەخلوقاتەکانی کەی لێ ئاگادار کردووە کە من مەخلوقێکی ئاوا دروست دەکەم و هێنایەتی سەر زەوی و فێرکراو بووە، قسە لەگەڵاکراو بووە، فێری قسە کراوە، زانیاریکەی فێر کراوە، ئینسانێک بۆ کامل بەبێ نوقسانی. خوای تەبارەک و تەعالا لە قورئانە پێمانە فەرمێت ئەعوذ بالله من الشیطان الرجیم لە سوورەتی کەهف فەرمێت ما أشهدتم خلق السماوات والأرض ولا خلق أنفسهم وما كنت متخذ المضلين عضدا. ئەفەرمێت من مرۆڤەکانم بە شایەد نەگرتووە یاخود ئاگادارم نەکردوونەتەوە لەوەی کات چۆن عەرز و ئاسمانم دروست کردووە. یعنی وە نەموتەوە رەسەیکەنەها پرسیان پێ بکەم زانە ئاسمان چۆن دروست کەم یا وەرە نێوە شاوێکتان لێبێ ئاگاتان لێبێ ئاسمان چۆن دروست دەکەم و ئەرز چۆن دروست دەکەم ولا خلق أنفسهم و خۆشیانم بە شایەد نەگرتووە یاخود ئامادە نەبوون یا باگم نەکردوون ئامادە بن لە حەفلەی دروستکردنی خۆیانە لە ئاهەنگی دروستکردنی خۆیانە. یعنی من خوام و ئێوە عەبدن، ئێوە نی من بێپرس و ڕا بە ئێوە بکەم. کەسانێک خواڵەی بووە کردووە، خوا ئاسمانی بووە دروست کردووە، ئەی بۆ بە شەش ڕۆژ دروستی کردو، بۆ بۆنگە دروستی نەکردو، ئەی کە توانای هەبوو هەر یەکسەر دروستکا بۆ دروستی نەکردو، ئەی بۆ 6 ساڵ نەبوو، ئەی بۆچی ئەم ڕقەمەی هێناو، ئەی ئادەمی بووە دروست کردو، ئەی بۆ لە فڵانە کاتا دروستی کردو، بۆ یەکی زۆر کۆمەڵە پرسیارێکی زۆر هێشتا جوابی پرسیارێکی نایتەوە دەیکەوت بۆ دێنێت. خوای گەورە بە کورتی پێمانەڵە من خوامە ئارەزوی خۆمە، حکمەتی خۆم چۆنم زانی، چۆنم بە باش زانی، ئاوا دروستیەکەم نەپرسم پێکردوون، نەپرسیشتان پێکەم. ئێوە بەندەی خوان ئەگەر زانیاریەک ئاگادارمان کاتەوە لی پێمان بڵێت لە ڕەحمەت و فەزلی خۆیەتی کە ئاگادارمانە کاتەوە لە شتێکی ئاوایە. ئەم مرۆڤەی دروست کردووە، ڕێزی لێ گرتووە، کردوێتی بە سەرداری هەموو مەخلوقاتەکانی تر، کردوێتی بە خەلیفە و جێنشین لەسەر زەویە. بەڵام ئەو معنایەوە نییە تۆ بێ کە دەستکاری کاری خوا بکەیت و ڕێگە و شوێن بۆ خوادا بڵێ خوا بۆچی وای کرد و بۆچی وای نەکرد. و 1000 ساڵی کەش عیلم پێش بکەوێت و شتی تازە و نوێ ئیکتیشافکە اینجا تازە بە تازە بووی دەرەکەوێتەوە. بەڵێ خوای گەورە یەکەم جار چۆنی فەرمووە هەر ئاوا بۆ، چونکە خوای گەورە پێویست بۆ ناکە درۆمان لەگەڵا بکە. ئەگەر بیویستایە بڵێ ئێوەم لە مەیمون دروست کردووە یاخود لەو بە نەوعیکە هەڵم قوڵانون و تەتەورم پێکردوون لەو زەویە خۆ زۆر احتیاجی بخوامان پێ بڵێ، بەڵام پێمانە فەرمێ نەخێر ئێوە وا دروست نەکردەوە بەڵکو ئابەم شوێ دروستم کردو کە لە قورئانی پیرۆزە بۆتانە گێڕمەوە. سەبارەت بە سەرەتای دروستکردنی مرۆڤایەتی لەسەر زەویە خوای تبارەک و تەعالا لە سوورەتی بەقەرە بۆمانە گێڕێتەوە فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة
فەرمێت پەروەردگارت ذاتی ئەڵڵا ذاتی حەق تەعالا فریشتەکانی ئاگادار کردەوە مەلایکەتەکانی ئاگادار کردەوە پێی فەرموون وتی من خەلیفەیەک لەسەر ئەرزادانێ ئینی جاعیل فی الأرض خەلیفە پرسی پێ نەکردون ئایا ئێوە پێتان خۆشە یا پێتان ناخۆشە هەواڵێکە و پیانەدا ئەڵێ من وا بڕیارم داوە لەسەر زەویە جێنشین دادەنێم خەلیفەیەک دروست دەکەم و خەمە سەر ئەرز خوای تەبارەک و تەعالا خۆی بۆمانە گێڕێتەوە بە کێی وتووە بە فریشتەکانی وتووە بۆچی پێی وتون حکمەتێکی خۆی تیا بۆ دیارە چونکە ئەم فریشتانە ڕەبتیان نەبێ بە ئێمەوە ئەم فریشتانە بەردەوام لە تەماسان لەگەڵ ئێمەیە کاری خێرمان بۆ نووسن کاری خراپەمانە نووسن ژینگەی سەرزەویمان بۆ ئاباداکەن بۆمان ساز دەکەن مەلایکەت لەم سەرزەویە لەگەڵ ئێمەیە بەردەوام طبعا مەلایکەت خوای تەبارەک و تەعالا لە نور دروستی کردوون شەیتانیشی لە بڵێسەی ئاگر دروست کردووە یاخود جنی لە بڵێسەی ئاگر دروست کردووە بەنی ئادەمیشی لە قوڕ دروست کردووە ئەمانە لە نور دروست کراون خوای گەورە ئارەزی خۆیەتی لە هەر شتێک بوێ هەرچی دروستکەکە دروستیەکە یعنی ئێمە ئێستا لەم سەر ئەرزەیە خوای تەبارەک و تەعالا ئێمەی لە قوڕ دروست کردووە هەرچی زاناکانی ئەمڕۆ هەن لەسەر زەویە کە دیقە دێن ئەو مەخلوقاتانی کە پیانەوتێ زیندەوەران یاخود گیانلەبەران یاخود ئەحیائیان پێ ئەوترێت زیندەوەرەکانی سەرزەوی دیقە دێن هەمووی لەگەڵ دروست کراون کە ئەژمرێ نەبنەوە بەگەڵ ئیتر جامە جنسی مرۆڤایەتیە ئاژەڵەکان بە هەموو جۆرەکانیان حەشەراتەکان ماسی دەریاکان چی ئەوەی ئەحیاءە لەسەر گۆی زەویە پێویستی بە کۆمەڵی شت هەیە بۆ ژینگەکەی خۆی مەسەلەن پێویستی بە ئۆکسجین هەیە بۆ ژیانی لەو گڵەش دروست بوو لە مادەکانی گڵ دروست بوو هەرچی لە پێکاتی لە شیشەیە هەر لە مادەکانی زەوی دوای ژەمرێ بێتەوە بە پێکاتەکانی ئەبێتەوە بەو گڵەی سەرزەوی پێویستی بە ئاو هەیە هیچ گیانلەوەرێکمان نییە لەسەر ئەرزا بەبێ ئاو بژیت یاخود ئاو لە پێکهاتەکەیان نەبێت هیچ گیانلەوەرێکمان نییە خۆی گەورەش لە قورئانە فەرمووە جەعەلنا من الماء كل شيء حي ئەوەی حیاتی تایە و ئێمە پێڵێن زیندەوەر گیانلەبەر ئەفەرمێ هەموویم لە ئاو دروست کردووە ئاو لە پێکهاتەکەیە هەیە و لەو مادانەی ئەو خۆڵەش دروستی کردو ئەبێتەوە بۆ خۆڵە بەڵام ئەمە معنای وان نییە تر خوای گەورە ناتوانێت لە شتیکە دروست کات یعنی مەسەلەن ئێمە لەم سەرزەمینەیە بەو گوڵ و مادانە دروست بووین خوای گەورە زۆر احتیاطیە لە پێکهاتەیەکی تر مەخلوقێکە دروست کات و چۆن پێمانە فەرمێ فریشتەکانم لە نور دروست کردووە نور لە پێکهاتەی گڵانیە ئەو فۆتۆنانەی کەوا ڕووناکی لێ پێک دێ ئەفەرمێ لەوانە مەلایکەتم دروست کردووە فریشتەم دروست کردووە بۆیە هاتوچۆشیان بە سورعەتی ضوء لەسەر خێرایی تیشکە وەکو تیشک دێن و دەڕۆن کارەکان جێبەجێکەن ئەو مەلایکەتانەوە ئەو ڕوحانە خوای گەورە ئەفەرمێت لە عەرزەوە بەرەو ئاسمان ئەم مەلایکەتانە فەرمان و کاری خوا دێنن في يوم كان مقداره 1000 سنة مما تعدون لە ڕۆژێکە کە 1000 دانە ساڵە بە ساڵەکانی ئێوە کە بە هەموو شوێک کە حسابیان کردووە زاناکانی ئەمڕۆ دەکاتە سورعەتی تیشک بەبێ زیاد بکەم کاگەر مەجال هەیە بوو ئینشەڵڵا لە محاضەرەیەکە ئەو معادلەی ڕیاضیەتان هەر بە تەواوەتی بۆ دێنم کە چۆن ئەو قسەیە کە دەفەرمێ في يوم كان مقداره 1000 سنة مما تعدون ڕۆژێکی 1000 دانە ساڵە لەو ساڵانەی لای ئێوە کە مەلایکەت هاتوچی پێکار ڕێگە کاتە خێرایی تیشک کە خوای گەورە و مەلایکەتانە و فریشتانەی لە تیشک دروست کردو بۆ سورعەتەش هاتوچۆ دەکەن خوای گەورە زۆر احتیاطیە پێش ئێمە مەخلوقاتێکی دروست کردو بە ناوی جنەوە بە ناوی جنۆکەوە ئەوانەی لە بڵێسەی ئاگر دروست کردووە پێکاتێکی تایبەتیان هەبووە کۆمەڵێکی لە ڕووناکی دروست کردووە ئێمەی لە قوڕ دروست کردووە کە گڵ و ئاوین کۆمەڵێکەش لە شوێنێکە بە شتێکی کە دروست دەکات زاناکان پیان وا بوو حتا ئیسەکانە هیچ مەخلوقێک ناتوانێت لەم سەر ئەرزە بژی هەتاکو و تیشکی خۆر لێی نەدا بەڵام ئەمڕۆ بۆیان دەرکەوتووە لە بنی بەحرە لە بنی دەریا قوڵەکانە کە چەند کیلۆمەترێک قوڵە کە تیشکی خۆر بە هیچ شێوەیەک نایگاتێ و ڕووناکایی تولیفکاییتیانە سەیرەکەن کۆمەڵە مەخلوقاتێک ئەژی ئەسڵەن دیقەتیان ناوە کۆمەڵە بەکتریایەک ئەژی لە بنی ئەو دەریایە دروست بووە لەوێ کە معقول نییە ئەمە هیچ غیزائێکی نییە لەسەری بژی کاتێک کە سەیرەکەن ئەو گڕە بورکانی کە لە بنی بەحرە و لە بنی دەریاکانەوە دێتە دەرەوە بایی لە بری خۆرەکە تیشکی خۆرەکە ئەو دەوری و گەرمایی بۆ بینێت و دەوری ئەو تاقەی بۆ بینێ وەری ئەگرێت یعنی ئەگەر تیشکی خۆری لێگرتۆ لای خواز ئاسی نابێت لە بنی زەویەوە لە ناخی زەویەوە چی بۆ دەرێنێت ئەو بورکان و ئاگرێت تەواوی بۆ دێنێتە دەرەوە دەوری چی بۆ بینێت دەوری خۆرەکەی بۆ بینێت و بتوانێت ژیانی خۆی تیا بەسەر بەرێت بۆ خوات بیۆشت دروستکە هیچ شتێ مستەحیل نییە چەند ساڵێ لەمەوبەر لە ڕۆمانیا جادەیان لێدا بە ناوەڕاستی جادەکەیە
ڕێگەی جادەیان لێ ئەدا جێگەیەک هەنگێ بیناوشی تیا بڕوخانیان هەنگێ جێگەیان تەخت کرد هەنگێ شوێن پێویستی کرد زۆر گڵەکە لا برن هەر ئەوەندەیان زانی وەختێکیان زانی گەیشتنە جێگەیەک لە کاتی هەڵکردنی جادەکەیە ڕێگۆبانەکەیە هەستیان کرد ئەوان جیهازیان پێ ئەو عەرزە فەحسەکەن بزانن مادەی ڕقی تایە چی تایە پێکاتەکەی چی بۆی بزانن حسابی بۆ کەم جاد بکەڵکیەوە بێ بکرێ بە جادەیان نا هەستیان کرد جەیبێک گیرفانێکی هەوایی یاخود پانتاییەکی بۆشایی ئەوە تا لە ناو سکی ئەو ئەرزەیە و نزیکیشە لێیانەوە یعنی ئەگەر بە شۆفڵ لەیدەن دەرەکەوێت پانتاییەک هەوا یعنی بۆشایی تایە بەو جیهازی فاحیسانی کە هێنایان فەحسیان کرد سەیان کرد بۆشاییەک هەیە لە ناوسکی ئەم ئەرزەیە بۆشاییەکە تەقریبەن بەڵین بەقەی حەجمی ماڵێکە بێت بەقەی حەجمی خانوویەکە بێت بەڵام بۆشاییەکە کە ئەم هەواڵە بڵاو بۆ چۆنی لە بکەینەوەمانە زاناکان خەبەریان پێزانی خێرا لە هەموو لایەکەوە تەلەفۆن کرا ئیتیصالیان پێوە کرا جارێ ئەم ئیشە ڕاگرن پێی ضەرورین لەبەر یەک شت نەک لەبەر وازانەمە ئاسارێکی تایە خوشتێکی وای تایە بەس لەبەر ئەوەی تەنها ئەو هەوایی ناوی نێتە دەرەوە یەکسەر بێتە تێکەڵ بە هەوای کەبێ هەوای کەوتە دەرەوە ویستیان فەحسی ئەو هەوایە بکەن کە ئەوتا لە ناو ئەو جەیبەیە کە لە ناو عەرزە عاسی بۆ قەتیس ماوە بزان ئەو هەوایی کە تایەتی هیکەیە هی 1000 ساڵ لەمەوە پێشە 10,000 ساڵ لەمەوە پێشە لە کێوە ئەم گڵە دروست بوو ئەم بۆشایە لە ناو ئەم گڵەیە دروست بووە فەحسی هەوای ئەو سەردەمە بکەن زانە هەوای ئەو کاتە چی بووە پێکهاتەکانی چی تیا بۆ هیچ گۆڕانکاریەکی هەیە لەگەڵ هەوای ئێستاە ئەم شتە بەنسبەت زاناکانەوە زۆر موهیمە زۆر گرنگە هاتن بە کۆمەڵی ئامێری تایبەتی خۆیان و پێشکەوتوی خۆیان توانیان ئەو هەوایە هەنگێکی لێ ڕاکێشنە دەرەوە بەبێ ئەوی بێڵم تێکەڵ بەم هەوای ئیستامان بێت کاتێک کە فەحسێکەن سەیرەکەن ئەم هەوایە هی 200 ملیۆن ساڵ لەمەوە پێش 200 ملیۆن ساڵ لەمەوە پێش باشە 200 ملیۆن ساڵ لەمەوە پێش ئەمە یعنی لە کاتێکە کە ئەمە دروست بووە ئەو کاتە هینە بورکانەی کە ئەو جێگەیەی دروست کردووە لەو لەحزەیە ئەم جێی بە هەوایەک و ئەشکەوتێک تیا دروست بووە هەواکەی بە هیچ شێوەیەک نەهاتۆتە دەرەوە فەحسیان کرد ئەم هەوایی 200 ملیۆن ساڵ لەمەوە پێشە ئەمە زۆر ئەمەیان لەم بەد بوو تا بزانە هەوای 200 ملیۆن ساڵ لەمەوە پێش لەگەڵ هەوای ئەمڕۆی زەویە چی فەرقە چی گۆڕانکارێکی بەسەرهاتووە ئەوان خەمی ئەوان بوو دواتر 3-4 زانا و عالمیان بە کۆمەڵێک ئامێرەوە نادە ناو جێی بە هەوایەکەوە بۆی فەحسیکەن کە سەیرەکەن لە ناوی حەشەرات دەبینن حەشەراتی ورد باشە لەم جێگای تیشکی خۆر لێی نادا بە حسابی ئەوان شتێک تیشکی خۆر نەیگاتێ ماممکن نییە حیاتی تیا دروست ببێت ئەم هەموو حەشەراتە لەم ژێر ئەرزەیە لە مینەیەمە چۆن دروست بوون چونکە ئەگەر حەیوانێک بژی بەبێ ئەوەی تیشکی خۆری لێبا خۆلانی کەم ئەبێ لەسەر حەیوانێکی زیندوی کە بژی یاخود لەسەر نەباتێک بژی کە ئەو نەباتە لازمی کەم ئەبێ تیشکی خۆر لێیبا یعنی ئێمە نەبا حەیوانات لەسەر چیە ژین یان لەسەر یەکترە ژین ئەم حەیوان لەسەر ئەوە ژی ئەی خوات ئەوی کەش لەسەر دانەی کاژی خۆ ئەبێ ئەوە یەک ئەخیران لەسەر چی بژی لەسەر ڕۆک بژی هەندێکیان لەسەر یەکترە ژین بەڵام هەندێکیان نەباتات دەخوا باشە نەباتات بەبێ تیشکی خۆر دروست نابێ یعنی ئەگەر تیشکی خۆر نابێ نەباتات نابێت ڕوەک نابێت ئەگەر ڕوەکیش نەبێ حەیوانات نابێت کەواتە حەیوانات بەبێ تیشکی خۆر وجودی نابێت باشە ئەم شوێنە تیشکی خۆر لێی نایە هیچ ئەم هەوایی 200 ملیۆن ساڵ لەمەوە پێشە معقول نییە نەباتات لە یاکانەیە 200 ملیۆن ساڵە بژی نەباتاتی تیا بژی یا حەیواناتی تیا بژی تیشکی خۆر لێی نەدابێت 200 ملیۆن ساڵە هەوای لێ نەهاتۆتە دەرەوە ئەم حەشەراتانە چین کاتێک کە چوونە ناو فەحسیەکەن سەیریان کرد گۆمێ ئاوی تایە گۆمێ ئاوی وەستاوی تایە پڕە لە ئەنواعی حەشەرات تقریبا 300 نەوع دەعبای بچووک و حەشەراتی وردیا تیا بینی 300 جۆر حەشەراتی ورد باشە ئەمانە لەسەر چیە ژین خۆ ئیلابێ پێی زەکا بۆی کەوا ڕۆکێکە بێ نەباتێکە بێ کە لەسەری بژن هەندێکیان لەسەر هەندێکیانە ژین ڕاستە بەس ئەوانەی تریان کەوا گۆشت یەکتر ناخۆن یاخود لەسەر یەکتر ناژین ئەوان بە چیە ژین کە سەیریان کرد نەباتی تیا نەباتەکە لە شێوەی قەوزەیە هەمووی پەڵە قەوزەیە لەسەر ئاوەکە وەستاوە ماممکن نییە قەوزە بەبێ تیشکی خۆر دروست ببێت ماممکن نییە ئەم کردداری کلۆرۆفیلا ئەمەی کە پێوتێ کلۆرۆفیل بەبێ تیشکی خۆر دروست ببێت ئەم نەباتە چۆن دروست بووە قەوزەیە چۆن دروست بووە تا حەیواناتانە و هەموو بەکتریایە و هەموو شتەی لەسەر بژی کە سەیریان کرد ئەمانە هەر هەموو بەکتریان ئەمە قەوزەکان بەکتریان نەک نەباتین هەر حەیوانین هەر هەموو وەکو پەڵە قەوزەی لێ هاتۆ بەسەر ئاوەکە وەستاوە بەڵام بەچی ئەژین کە سەیریان کرد لە بری ئەو تیشکی خۆری کە خوای گەورە ئەم حەیواناتانی پێژێنێ لە دەرەوە لەسەر ڕووی زەوی سەیریان کرد لە بنەوە
قوڵ بە قوڵ بڕکان دێتە دەرەوە، غازاتەوە کێمە پێڵێن غازاتی سامە، غازاتی ژەهراوی، گازی شاراوی دێتە دەرەوە کە مادەی کاربۆنی تێدایە. ئەمە دێتە دەرەوە، ئەم گڕ و ئاگر و ئاوە گەرم و غازاتی کە دێتە دەرەوە هەمان دەوری ئەو خۆرابینێ بۆ نەباتەکانی سەرزەوی، بۆ ڕۆکەکانی سەرزەوی. یعنی چۆن لەسەر زەویە هیچ ڕۆک و حیوانات بەبێ تیشکی خۆر نابێ، خوای تەبارەک و تەعالە پیشانمانە لە زۆر احتیاجی ئەگەر تیشکی خۆریش نەبێ من بێشتێ دروستکەم، ئەوەش نمونەیەکی ترە پیشانتان یەدەم. نەمێشتۆ تیشکی خۆریش لەیە لەو بنی عەرزەیە ئەو گەرماوم هێناوەتە دەرەوە. ئەمە زاناکان وەکو سوتفێک ئەمەیان بینی و ئەمەیان بۆ دەرکەوت کە ئەم مەخلوقاتە زۆرە 300 جۆر گیانلەبەری ورد حەشەراتی وردەوە تەعالەیەکانەیە ئەژی لە جێگەیەکە 200 ملیۆن دانە ساڵە تیشکی خۆر لێناوە، هەمووشیان پێستەکانیان ڕوون بوو چونکە پێویستیان بە تیشکی خۆر نەبوو، هیچی چاوی نەبوو دەعواکان حەشەراتەکان چونکە پێویستیان بە ڕووناکی نەبوو. لەو تاریکایەیە خوای گەورە 300 جۆر حیوانات دەژێنێ. ئەمە ئێمە بە چاو ئەیبینین ئەو کەسێک کە باو بابایی کە باوەڕی بەبوونی خوا و بەدەسەڵاتی خوا نییە هەر هیچ لەبێت تۆ سیرکە و مەزانە بەس ئەمنەوە ئەژیان ژینگەی کە لای من و تۆ هەیە بێ ژیان هەر بەم شێوەیە بێت. خوای گەورە چۆنی ویست بێشت دروستکات دروستی ئەکات. زۆربەی جار بۆمان گەڕێی گێنراوە تۆ حتا لەم ماوەی پێشوە چەند ڕۆژێک لەمەوە پێش مامۆستایەکی بەڕێز لە مزگەوتە دانیشت و نوێژی بەیانی بوو، خەڵکی شاری سلێمانی بوو بەس لە هەولێرەوە هاتووتی ماڵە میسال لە هەولێرە، وتی کوڕەکەم شتێکت بۆ بگێڕبەوە، باسی گەورەی و عەظەمەتی خوامان کرد، وتی شتێکت بۆ بگێڕمەوە فەرموو مامۆستایگیان، فەرمووی حکایەتێکی بۆ گێڕامەوە کابرایەک شەوێک هەنگی ئاژەڵۆمانی پێ بوو، ئەم هێناوێتی داوەتێکی کردو هێناوێتی لای خۆی، وتی مامۆستا لە فڵانە ساڵە لە فڵانە جێگە لە ئاوایەکی خۆمان بەردمانەشکان بۆی باریانە کرد و هینە بەردینە قاریم بەردە گەورەکانە یاشکان بۆی بۆ خانووکردن بەکارهێندێ. وتی تاشە بەردێکی گەورەمان شکان ئاوە کەپز بوو کە لە ناویە کردمانەوە بەقەی مسافەی ئاوە هەردوو دەستی یاخود ئەمەندەی بەقەی تۆپێکی بچکۆلە فەراقێکی تیا بوو بۆشایەکی تیا بوو. وتی وەڵڵی مامۆستا خۆم بینی و خۆشمان شکانمان کە سەیر یەکەم پارچەیە کرمی تیا بەقەی پەنجەیەک ئەستورە کرمێکی سپی بە تاقی تەنیا لە ناو ئەم بەردەیە. ئەی گڵەسوورێکی لە دەور بۆ هەر لە ناو بەردەکەیە هەموو چواردەوری ئاوە کەپز بووی کە بەردەکە ماشکان بووی پارچە پارچێکین بۆ بەردینە قاری بۆ دروستکردن لە خانووە سەیرەکەن کرمێکی سپی وەک بەفر بەقەی ئەستورایی پەنجەیەک جا حتا ئەوشی بوتم بە سەعود جێگەرەوەی ماشڵە خۆی پەنجەی زۆر ئەستور بوو کە پیشانیدام ئەی وتێتی نەرم بۆ پارچەیە کرمی لێقنی سپی بووە بەقەی پەنجەیەک ئەستور بۆ بەتاقی تەنیا بەبێ هیچی کەی لەگەڵا بێ لەنا ئەو بەردەیە. ئەی کە سەیرەکەین ئەژوڵێتەوە زیندووە. ئەمە ئەبێ چەند ساڵ لەمەوە پێشەوە لەکەیەوە ئەم کرمە لێرە بێ و چۆن ژیابێ و چۆن ڕستی درابێ و چۆن مابێ. مەگە لە وڵاتێکی کەیابوایە هەرچی زانا و پرۆفیسۆرەکانە بڕیانێکی دراسایان لەسەرما کرد زانمە چۆن ژیا و چۆن ئەو لێرەیان ماوە تۆ هی کەیە هی چی سەردەمێکم بەردە کەپسە لە ناو خۆیە ئەم بۆشایی تیا بێ. ئەمە یەکێمە باسی گەورەی و دەسەڵاتی خواکەین و بەم ڕۆژگارە موعجیزاتمان لەم جۆرە پیشانەیە کە چۆن شتی بێ دروستیەکە چۆن گیانلەبەر و ڕۆحلەبەری بێ دروستیەکە کە ئێمە باسی دروستبوونی ئادەمەکەی خوا بەم شێوە دروستی کردووە. بابای بێ ئیمان و بێ باوەڕ لای عەجیب و چۆن شتی وابێ و چۆن یەکسەر میسانەی لە قوڕ دروست کردو چۆن قسەی کردو چۆن ئەو چۆنانە بۆ عەقڵی ئەو ناشێت و دروست نییە کە ئەڵێ بە چای خۆم شتێ نەبینم باوەڕی پێ ناکەم کەچی ئەمانەش بە چای خۆی بینێ کەچی هەر باوەڕ بۆ ناکەو عەقڵ نابێت. پەروەردگارمان ئەم هەموو مەظاهری زیندەگی و ژیان و بوونەوەرەمان پیشان لەم بوونەوەرە پیشانەدا ئەڵێ ئەوەم پێ ئەکرێت زۆر ئەتیادی ئەوەشی کە کردووە پێشتر بۆتان باز دەکەم سەبارەت بە ئادەم وا بۆ بەو شێوەیە دروستم کردووە بۆمانە گێڕێتەوە فەرمێ وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة. پەروەردگارت خوای پەروەردگارت بە فریشتەکانی وتی ئەوە من بڕیارم داوە لەسەر زەویە جێنشین دانێم. طبعا جێنشینی خوا نەعوذ بالله خوای گەورە جێنشینی نییە تا بڵێن جێنشین بەس زۆربەی زاناکان مەبەستیان ئەڵێن بەسی پێوە لەسەر زەویە ئاخۆ مەخلوقاتی کە هەبووە چی هەبووە یاخود ئەم ئینسانانە یەک جێگە یەکترەگرێتەوە یعنی جیل لە دوای جیل نەوە لە دوای نەوە ئەو بێ بە خەلیفەی ئەو ببێ بە جێگیری ئەو یعنی ئەوە نییە بەندێکی ئینسان دروستکەم خەلیفەیەک دروست دەکەین کە یەک لە دوای یەک بێن فەرمێ جێنشینێک لەسەر زەویە دانێم هەنگێکیش دەڵێن مەبەستی پێ جێنشینە قەومانێکی کا بوو ئینسانانی کا بووە لە پێش ئێمەیە نەوع مەخلوقاتی کا بووە لە پێش ئێمە خوای گەورە ئەوانی انقراض پێ کردووە لە نای بردووە لە جێنشینی ئەوانە بەنی ئادەمی هێناوە یاخود ئادەمی هێناوە کردێتی بە جێنشین لەسەر زەویە
کامەشیان تا ڕادێک احتیمالی زۆری هەیە. مەسەلەوەی کە تا ئێستا دۆزراوەتەوە لە ئەڵلقەکانی پێشووشە لە خزمەت جەنەمتانە باسم کرد، ئەوەی کە پێوتی ئینسانی نیاندرتال کە کۆمەڵێکی زۆر ئێسقانوشیان دۆزێتەوە لە فەرزێک ئەگەر ڕاست بێ، ئەگەر حساباتی ئەمان ڕاست بێ، ماڵین زۆر احتیاجیە لە پێش ئینسانە خۆی گەورە لەوانەیە نوع مەخلوقاتێکی دروست کرد بێ شەبەهێکیان هەبوو بێت لە ئینسان، یاخود شەبەهێکیان هەبێت لە مەیمون، یاخود هەنگێ مەیمون ببێ کە تۆزێ پێشکەوتوو بێ، توانی بێتی بە کۆمەڵ لە ئەشکەوتەکانە بژی، توانی بێتی ڕاو بکا بە شێوەیەک لە شێوەکان. یعنی مای بینین ئینسان مەیمون هەیە لە دارە چێ ئەو گوێزە هیندێ لێ کاتەوە خۆی چێ بەردێنێ بە بەر دەیشکێنێ، من و تۆش بە بەرداوا نازانین بشکێنین. ئەمە معنایەوە نیە بەردە تیژێنێت و ئاوای لێکا گوێزە هیندێکی پێشکێنێ، معنایەوە نیە ئەمە ئینسانە، یا هەر جۆرێکە لە مەیمون باە ئەوەندە عەقڵی ئەو کارە بۆ خۆی بکە، باە ئەوەندەی هەیە و شیرەدا بە مناڵی خۆی سەری مناڵەکەیە دۆزێت چی پێ ئەکات چی پێکە کۆمەڵی سفاتیە لە ئینسانەکە. ئەمە معنایەوە نیە کە ئینسان لەوە تەتەوری کردووە، ئەوش مەخلوقێکی جای خوا دروستی کردووە و تا ڕادێ فەهمی داوەتێ و عەقڵی داوەتێ. ئەسڵەن لەناو کۆمەڵە ئاژەڵ و حەشەرات ئالەت و پێشکەوتنی وایەتیایە نەوع کردداری وا ئەکەن مرۆڤایەتیش هەتا ئێستا ناتوانێت بیگات. کە باسمان کرد لەناو شەو شەمەکوێرەیە، ئەو ڕاداری شەو شەمەکوێرە هەیەی مرۆڤایەتی هەتا ئێستا بە هەموو عەقڵیشەوە نەیتوانێت ڕاداریکی بۆ شوێ دروست کات. ئەو نیزامە موعەقەدی خۆپاراستن و دیفاعکردن دەخۆی لە هەنگێ لە حەشەراتە هەیە هەتا ئێستا ئینسان نەیتوانێت دروستی بکات. ئینسانی سادەی لەو نیزامە کردووە کە تیر چۆن نەرفێ لە ئاسمانە تاتوانێتی تیارە دروست کات. ئەمانە خۆی گەورە هەر یەکەی لە ناحیەکە نیعمەتی پێداوە توانایەکی هاوتێ ئینسانیشی بە عەقڵ ڕێزدار کردو بەسەر هەموو باقی مرۆڤەکانی ترە. مەلایکەتەکان فەرمیان خوا بۆمانە گێرێتەوە ئەڵێ بەسەر سوڕمان و مەلایکەتەکان فەرمیان قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء. ئەی پەروەردگارە ئەمە وەکو ناڕەزایی نیانێتەوە بەس وەکو بۆ ڕووکردنەوە. خوای گەورە کەسانێک دائەنی لەسەر ئەرزا، کەسێک دانی لەسەر ئەرزا فەسادی تیا بکات و خوێنی تیا بڕێژێ، ونحن نسبح بحمدك ونقدس لك، ئێمە بەردەوام سبحان الله و الحمد لله و تەمجید و تەقدیسی تۆ ئەکەین، حەمد و سەنای تۆ ئەکەین، لە فەرمانت دەرناچین. یعنی دیارە خۆی پەروەردگار کە ئەم مەلایکەتانەی ئاگادار کردووە پێی و تۆ منە ئەو ئینسانی کە دروستێکەمەوە جێنشینە ئیرادەیەکی حڕی ئەدەمێ، هەتا بە ئارەزوی خۆی بتوانێت چاک بکا و بتوانێت خراپیش بکا. مەلایکە دەوایان تیان نییە، باقی مەخلوقات هیچی ئەمەی تیان نییە، هیچی لە فەرمانی خوا ناتوانێت لە ئاسار بێت و ملە جیڕێ بکات. خوا بۆچی دروست کردووە، چه فەرمانێکی پێ کردووە، سەمعا وەطاعە جێبەجێیەکات. بەس ئەم ئینسانێ ئیرادەیەکی حڕی داوەتێ، خوای گەورە بە ویستی خۆی بە مەشیئەتی خۆی بە ئیرادەی خۆی وای ویستووە کە ڕادێک نەک لە هەموو شتێکە، ڕادێک حڕیەت و ئازادی و ئیرادەی ئازاد بە بەم مرۆڤە بەم مەخلوقە تازەیە کە بتوانێت بە ئارەزوی خۆی هەڵبژێرێت چاک بکە یا خراپ بکە، بۆ تا بتوانێت لەسەر چاکەکە پاداشی باتەوە لەسەر خزایەکەش سزای بدات. و بەرچاوڕەوشتیشی کردوێتەوە، پێغەمبەرانی بۆ ناردووە، هەموو ئەسبابی هیدایەتیشی بۆ ناردووە هەتاکو پێی بڵێ ئەم ڕێگەیان بگرە ئەمەیان مەگرە. لەسەر ئەو حڕیەتە خوای تەبارەک وتەعالا ڕۆژی قیامەت محاسەبەمانەکە. ئەو شتەی بەدەست خۆمان نەبێ خوا محاسەبەمان ناکات لەسەری. مەسەڵەن لە ڕۆژی قیامەتە خوا پێمان ناڵێ ئاوەرە فڵانی کوڕی فڵان تۆ بۆچی کوڕبووی بۆچی کچ نەبووی، جاڵی خوای من چی بکەم، تۆ منە بە پیاو دروست کرد بە ئافرەت دروست نەکردم. خوا بانگە ناکە بڵێەوە بۆ قژە ڕەش بوو، بۆ زەرد نەبوو، بۆ باڵا ئەوەندە بوو، بۆ ئەوەندە نەبوو، بۆ قەڵەوی بۆ زائیف نەبووی، جاڵی خوای گەوڵا بەدەست من نەبوو، بەس پێ دەڵێ بۆ نوێژن نەکرد، لەسەرەوە محاسەبە دەکا، چونکەمەیان بەدەست خۆ بوو، ئیرادەی یاویتی بۆ ئەوان کە بە حڕیەتی خۆ بەکاری بێنیت، بەڵام تۆ خراپ بەکارهێناوە، ئیرادەکەی خۆت و حڕیەتەکەی خۆت و ئازادەکەی خۆت خراپ بەکارهێناوە، ئەوەی کە تیا ئازادنی خوای گەورە بەقەدەر تیا لەسەریا فەرض کردوویت، لەسەر محاسەبەت ناکە لە قیامەت. بەس ئەو ڕادە ئازادی کە پێی بەخشی، لەو ڕادە حڕیەت و مەسئولیت و بەرپرسیاریت و لەسەرەوە محاسەبە دەکات. ئەم ئینسانە کە دروستی کردو مەلایکەتەکانی لێ ئاگادار کردەوە، من ئینسانێکی خاوەن ئیرادە دروست دەکەم کە بە ئارزوی خۆی بتوانێت خێر بکا بتوانێت شەڕ بکا، و ئاگاداری شێکم و پێشی ئەڵێم خێرە کرد پاداش وەرەگری، خراپە کرد سزا وەرەگری. مەلایکەتەکان وتیان باشە خوای گیان ئەبێ حیکمەت چی بێ لەمەیە تۆ دروستیانەکەی، تۆ خوایەکی دەسەڵاتدارم هیچمان لە فەرمانی تۆ دەرناچین، بۆ مەخلوقێ دروستەکەی توانای ئەوەی هەبێ لە فەرمانێ دەرچێت. قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء. مخلوقك دروست دەکەیت کە بتوانێت خوێن بڕێژێ، بتوانێت خراپە بکە، ونحن نسبح بحمدك ونقدس لك، ئێمە بەردەوام لە ذیکر و تاعاتی تۆین. قال إني أعلم ما لا تعلمون، فەرمووی ئەوەی من نەیزانم ئێوە نایزانن. تاو ئەو حکمەتەی کە من لە پێناویە ئەم ئینسانە دروست دەکەم ئێوە نایزانن. ئێوە بۆیە ئاگادار کراونەتەوە لێرەکانەیە لەبەر دوو شت. یەکەم ئەبێ سەری ڕێز و نەوازش بۆ ئەم مخلوقە تازە دابنەوێنن،
يعني مخلوقون برز لا إخوة كيسا دين سريدوها مين شان إيو تماسك تانا بي لقل مخلوقاتانا هم للدنيا وهم لقيامتها لبروي بزار تعامل لقل كياك إما أوي لي تيجين كلا حكمتي إخوة قربو چه ملايكة تاني أقدار كدوتو أو ملايكة تاني أقدار كدوتو كتماسيان هبو لقل أم مخلوقيا كتماسيان أبي لداهاتوا لقل أم مخلوقيا باجوي كأم آدم الدروسكات أفرمي وعلم آدم الأسماء كلها باجوا همو ناوەکانی فێری ئادەم کرد ئێمە پێشەوەی بینە سەرەوەی کە بزانین هەموو ناوەکانی فێری ئادەم کرد چ ناوێک بۆ فێری ئادەمی کرد و دوای ئەوە چی ڕوویداوە بەڵام من باسی ئەسڵی دروستبوونی ئەم ئینسانە ئەکەین کە خۆی گەورە ئاوا مەلایکەتەکانی لێ ئاگادار کردووە کە من بڕیارم داوە مەخلوقێکی ئاوا خەمە سەر ئەرز سەبارەت بە چۆنێکی دروستبوونی ئەم ئادەمە ئەوەی کە خۆی گەورە بۆ ئێمە یەگێڕێتەوە لە قورئانە ذاتی حەق تەعالا بۆ ئێمە لە قورئانە دەگێڕێتەوە کە ئەم مەخلوقەی لەسەر ئەرزا دروست کردووە لە قڕ دروستی کردووە لە قڕ ئەم ئینسانەی دروست کردووە قڕیش واتە گڵ زائیدەن ئاو خۆی تەبارەک وەتەعالا چەرقۆناغێکی دروستبوونی ئەم ئینسانەمان بۆ بازەکات مەسەلەن لە جێگەیەکە خۆی تەبارەک وەتەعالا لە قورئانە فەرمێت بە مەلایکەتەکانی فەرموو ئینی خالق بەشەرا من طین من بەشەرێک دروست دەکەم بەڵام لە چی لە قڕ بشرا من طين مادەکەی پێوتون فإذا سويته كي جسمكيم طاو دروست کرد ونفخت فيه من روحي ولو روحشي كخوم دروستم كردو كردم ببريا فقعوا له ساجدين ايوا بسجدي بوبر كواتا اصلي مادەکەی یەکەم جار قربو هێنایەتی خوای گەورە تەسویەی کردووە يعني لم قرب بيتشمكي لي دروس كردو قلبكي لي دروس كردو كأو إنسانية الشيوكي بكاملي فندواء أو بكاملي الشيوكي وبيكاتكي مدارشت إنجا الروح أمكر ببرا إنجا أو كات فريشتا كان ملايكة كان إيو كاتي وهاتو كواس وجدبو أم إنسان برد خوي تبارك وتعالى لا جيجيكي تري قرآن بما نفرميد أفرميد إنسانم لشي دروس كردوا من صلصال من حمأ مسنون أفرمي إنسانم لا صلصال قريكا هلا يخوما جوزوشتي لي دروس كان داينين جوزك قربي قريكي لينجا لا بيش أفرمي من طين لازب لا قريكي لينجا ويك بدثوا الكيت أفرمي لا قريكي لينجا كبجار مع دكيم دروس كردوا باجوي كلا قريكي لينج دروسم كردوا كلا حديثي بيغمرة صلى الله عليه وسلم هاتوا على خواي جورا لأرث شن يخولي لأرث لشون جاكاني أرث ورقرتوا لرأيتك أفرمي ملايكتي بو ناردوا خولي عن هنا ولا شون جاكاني زوي بو أوي كإنساني لدروسكات كاتي كدروسي كدوا ولا بوي إنسان كان رشيتياي وسبيتياي إنساني توريتياي وإنساني لسرخويتياي وببين نوعيتي أو قلو ما ديك اللي يدرس بوا شو كلا همو سر زي بوا لبرو طبعي إنسان كانش جورا وجورن همو يقنعني ليك جاقا هل نجيرا وقال ليك شوني قلقا هل بجيرا همو يوكو يقبو كاتنا أصلي مادكي كأو مادة مردوي إيمي لدرس كبيرين كاريقري هي لسر نفسيتي إيمو لسر شوازي طبعي إنسان كان وشكل إنسان كان ورنجي إنسان كان خوي تبارك وتعالى فرمي يوم لقر دروس كدوا لشركة فرمي من طين لازب لقريكي لينج يوم دروس كدوا باجوي كلقريكي لينج دروس كدوا كدوتي بصلصال من حمأ مسنون كدوتي با وشكي كردوتو يعني لقركا كدروسي كردو وشكي كردوتو قلبك إلى دروس كردو دايناو تا وشك بيتو صلصال ويكاتي هقو زي دروسكي دايني تاك وشك بيتو كوشك بو من حمأ مسنون لقليكي مسنون حما اويكا صلصال من حما مسنون يعني او قليك وشك بوتوا مسنونش بونيكي يلا بو قنيشي هبو قريكي بو قنيش بو بونيكي ناخوشي هبو لشونيكا فمن من صلصال كالفخار فخار اويكا او قلي دينن دو اويكا يخن ناو كوري اقري وحتاكو ابرجت قلاكا تشيلي ديت أبي باقل كيوية الرقبة بيوكو غوزيلة دي أخو خشت يسور شون لبيشا قريكا قالبك إلي دروسا كان حتى أوش كبتو دعاي خاتا ناوفرنكوا حتى أكو جوان أبرجت أم بشرة أفرمي أصلي مادكي أم إنسانا لو قله هنا وما كردوما بقر لا أو قلك لا قلي جاجيا
هاتوم ئەم ئادەمەم لێ هێناوە کردومە بە گڵێکی لینج حتاکو ئەو بێ بە گڵێکی وا بەدەستەوە بلکێت لینجێ بێ دوایی قاڵبی ئینسانەکەم لێ دروست کردو تەسویەم کردووە وام لێ کردووە وەکو ئەو گڵەڕقەی لێ بێ کە گۆزە و شەربەی لێ دروست دەکرێت دوایی سوور کراوەتەوە من حەمەئین سوور کراوەتەوە کەلفەخار وەکو چی وەکو ئەوەی کە گۆزە و خشتی کاشیۆمانە ئەخرێتە ناو فڕنەوە هەتاکو سوورەکرێتەوە ڕەکە بێڵە ئابەم شێوێت فەئیزا سەوەیتو بە دەستی خۆی تەسوی کردووە ڕێکی کردووە ئەم ئینسانی دروست کردووە ئەم ئادەمەی دروست کردووە هەر بە کاملی ئینسانەکەی هێناوە هەموو هەیکەلەکەی هی ئادەمی لە چی داڕشتووە لە قوڕە داڕشتووە لە دوای هەموو ئەمانە ئینجا ڕۆحەکەی کردووە بە بەریە حتا چۆنێتی ڕۆحکردنەکە بە بەرەکەشا بە یەک جار نەبوو بێبەزین و ڕۆحەکە یەکەم جار لە سەریەوە پیا هاتۆتە خوارەوە کە گەیشتۆتە مێشکی کە گەیشتۆتە چاوی کردوێتەوە کە گەیشتۆتە لوتی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان باس دەکا ئەفەرمێ لەگەڵ ڕۆحەکە گەیشتە ئاستی لوتی ڕێک ئادەم سەلامی خوای لێبێ پژمی لەگەڵ ڕۆحەکە گەیشتە لوتی یعنی بە هاتە سەریەوە سەری گیانی تێ هات و ڕۆحی تێ هات پژمی ئەڵێ کە پژمی ئادەم خۆی فەرمووی ئەنەسی کوڕی مالیک بۆمانە گێڕێتەوە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لەما نوفخ فی ئادەم ئەڵێ کاتێک کە ڕۆح کرا بە بەری ئادەمە فبلغ الروح رأسه و ڕۆحەکە گەیشتە ئاسی سەری عطس پژمی فقال الحمد لله رب العالمين فەرمووی الحمد لله رب العالمين ئەڵێ خوای تەبارەک وتەعالاش پێی فەرموو یەرحەموک الله خوا ڕەحمە پێ بکات لە هەنگی ڕوایەت ئەڵێ مەلایکەتەکان پیانوت خوای گەورە ڕەحمە پێ بکات کەواتە ئەوەی کە خوا بۆمان باز دەکات پێکهاتەکەی لە من ئاوام دروست کردووە ئەوەی باوە گەورەی ئێوەیە کە هەموو مرۆڤایەتیم لێ خستۆتەوە مەخلوقێ بۆ لەو قوڕە هێناومە لەو گڵە لە گڵی جاجای سەرزەوی لەسەر گۆی زەوی هەر یەکەم جار لە گڵی جاجای هێناومە لەگەڵ ئاوا تێکەڵم کردووە بۆ بەچی بە قوڕێکی لینج قوڕە لینجەکەم داناوە ئەم بەشەرم لێ دروست کردووە تەسویم لێ کردووە دامان ناوە تا وشک بۆتەوە هەتا وای لێ هاتۆ پێکهاتەکەی ڕق بووە وەکو چی وەکو گۆزە و شەربە چۆن نەخرێتە ناو تەنورەوە ناو فڕنەوە ڕقە بێ لە دوای ئەوە خوای گەورە ئەمری پێ کردووە ڕۆح کتێبە بەریە لە هەنگی ڕواتە بۆمان دەگێڕێتەوە ئەڵێ کاتێک کە لە تەفسیرەکانە بۆمان باز دەکەنە فەرمێ خوای تەبارەک وتەعالا حديثك پیغمبر صلى الله عليه وسلم ابو هريره بما نجرته الله پیغمبر صلى الله عليه وسلم فرميتي خلق الله ادم وطوله 60 ذراعا افرمي خواك ادمي دروست کرد درێژیەکەی باڵاکەی 60 دانە ذراع بوو 60 باڵ بوو کە ئەمە ئەجگار زۆرەکە تقریبا لەچێتە دەوری 15 مترێک باڵای بۆ ئادەم سەلامی خوای لەبێ کەواتە ئینسانێکی بچووک نەبووە و پێکهاتەکەی گەورە بووە حەجمەکەشی بۆ باس کردوین ئەفەرمێ پانتاییەکەی ناوشانیشی 7 ذراع بووە 7 ذراع تقریبا نزیکەی 3 متر پانتایی ناوشانی بووە باڵای 6 ذراع بووە کە تقریبا 15 بۆ 20 مترەکات نزیکەی 18 مترەکات ئەمە باڵای ئەم ئینسانە بوو کە یەکەم جار خوا دروستی کردووە و ئەفەرمێ لەو کاتۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ مرۆڤەکان هەر بچووکە بن و تەمەنیان کەمە بێتەوە هەتا ئیستا عمری ئادەم 1000 ساڵ بووە 1000 ساڵی بۆ دانراوە هەرچەندە دوای باسێکی ئینشەڵڵا 60 دانە ساڵی خۆی بەخشیوە بە داود سەلامی خوای لەبێ پێشەوەی هەڵبێتە سەر زەوی ئەم مەخلوقە کاتێک کە دانرابوو هێشتا ڕۆحی نەکرابوو بەبەرا هەر لەو کاتۆ کێچ کەوتوو بۆ کەڵی شەیتان شەیتان کێیە ئەم شەیتانە یەکێ بۆ لە دروستکراوەکانی خوا کە خوای گەورە دروستکراوەکانی مەگەر هەر خۆی بزانێت چەند زۆر و چەند جۆرن مەخلوقێ بووە لە پێش ئادەما لەسەر ئەرزا هەبووە لەم سەرزەویە عالەمی جنیان پێوتون کە خوای گەورە فەرمێ لە بڵێسەی ئاگر ئەوانم دروست کردووە و ئەوانەش خراپەکاریان کردو خوای گەورە فەوتانونی لە ناوی بردون ئەم شەیتانە بە حساب لە هەمیان ئیماندارتر و عیبادەتکارتر و لە خواترز بووە ئەمەیان ماوەتە و خوای گەورە لە ناو ڕیزی مەلایکەتەکانە دایناوە ڕێز و حورمەتی ئەوانی پێبەخشیوە لەبەر خاتیەوەی پیاوچاک بوو لەگەڵ باقی جنەکانی کە کفریان نەکرد و فەسادی نەکرد و خوێنی نەڕشتووە ئەم شەیتانە کاتێک کە بینی لەسەر زەویە وا منافیسێکی بۆ پەیادێ کە ئەو خۆی بە گەورەی سەر زەویدا ئەناو خوای گەورە ئەرزیاوە بە و لەسەر ئەرزا ماوەتەوە کێچکەوتە کەڵی حەسەد و کیبر و عوجب بەخۆی من لە ئاگر دروست کراومەوە ئەمە لە قوڕ ئەمە چی خوابێمی بۆچی دروست کردومە بەسی پێچێ لەسەر زەویە و ئەو عیبادەت و ئەو تەقوایە و خواترسی کە هەیبوو هەر هەمووی گۆڕا بەچی بەڕق لە مەخلوقە تازەیە
لە هەنگی ڕاتکانە بۆمانە گێڕێتەوە کە عەلا ئەساس شەیتان ئەڵێ بەناو ئەچوو کونەلووتیەوە کە هێشتا قوڕب و دانابوو هێشتا ڕۆحی نەکراوە ببەرە کەمانە هەمووی بۆمان باس دەکات کە ئەم ئادەمە کامل بووە کە دروست کراوە جسمەکەی کامل بووە نەک تۆستۆستە تەوری بکردبێ ئەفەرمێ بەناو کونەلووتی ئاڕۆی لە کۆمیەوە هاتە دەرەوە کاتێک کە بۆشایی بوو دوای بە مەلایکەتەکانی لێی مەترسن مادەم ناوی بۆشە هیچی تیا بەسەر نییە خۆی پێ ناگیرێ هەشتێ ناوەکەی بۆش بێ ڕوخێوە تەپێ ئەمە هیچی تیا بەسەر نییە خۆڕاگر نییە ئەی لەو کاتەوە من ڕقی لێی بوو هێشتا ڕۆحیشی نەکرابوو بەرە کە ڕۆحی کرابە بەراو فەرمان کرا سوش دەی بۆ ببرێ شەیتان بە تەواوەتی ئەلانی عەداوەتی خۆی لەگەڵا کرد ئەمە کورتەیەکە سەبارەت بەوەی کەوا لە دینی ئیسلام بە بۆمانە گێڕێتەوە چۆن ئەم ئادەمە پێکهاتەکە یەکەم جار دروست بووە ئەگەر ئینشەڵڵا عومر باقی بوو لە ئەڵقەی داهاتووە بە خزمەتانە زۆر بە تەفسیل باسی ئەحداسەکان و ڕووداوەکانی ئەوە ئەکەین کەوا چۆن ڕۆح کراوە بەبەری ئادەمە یاخود لە دوای ڕۆحکردنەکەی بەبەری خوای گەورە بۆچی دروستی کردووە چ قسێکی لەگەڵا کردو چۆن ئاگاداری کردوێتەوە چۆن لە مەسەلە کاتێکیش تۆ دوایی دایە حەوا کە مێینێ و لەگەڵ ئەوە خوای گەورە بۆ ئەوی دروست کردو پێکەوە جوود ببن و نەوە بخەنەوە چۆن دروست بووە و زوڕێتی ئینسانی چۆن لێکەوتوێتەوە لە ڕوانگەی قورئان و سونەتی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم ئەگەر ماینوو نەمردین ئینشەڵڵا هەڵەگرین بۆ ئەڵقەی داهاتوو خوای گەورە هەمومان بەرچاو ڕۆشن کە ئەقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف المرسلين محمد النبي الأمي وعلى آله وأصحابه أجمعين اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي اللهم آمين شكرا برياني برای السلام ورحمة خواتان لبيت خوای تبارك وتعالى كاتك آدمي دروس کرد بە شێوەیەک ویستێتی دروستی بکات کە ڕێز و حرمەتی ئەم ئادەمە پلە و پایی ئەم ئادەمە بەسەر باقی مەخلوقاتەکانی کەیە بدات و فەرمانی بەو فریشتانە کردو کە هەرگیز لە ئەمری خوا دەرناچن کە سەری ڕێز و نەوازش بۆ کێ دابنێنن بۆ ئەم مەخلوقە تازەیە دابنێنن ئەم مەخلوقە تازەیە ئەگەر چاک بکات ئەو نەزعە خێرەی کە تایەتی پەروەردەی بکات و کاری پێ بکات و ئەو نەزعە شەڕی کە تایەتی لە خۆی دابڕنێ و خۆی لێ دوور بگرێت خوای تەبارەک وتەعالا پلەی ئەم مەخلوقە تازەیە بەڕادەیەک بەرزەکاتەوە کە ئیخاتە سەر و پلەی هەموو فریشتەکان و مەخلوقاتەکانی تریەوە و لە حاڵێکیشە ئەگەر بێت و بەخراپی ئەو توانا و ئیرادە ویستی کە خوا پێداوە بەخراپی بەکاری بێنێ و شەڕەکەی پەروەردە بکات و پرە و پێ بدات لەسەر حسابی خێر و نەزعە خێرەکەی کە تایەتی ئەوە ئەمەندە سووک دەبێت لە لای خوای تەبارەک وتەعالا کە خوا لە دەرحەقی و کەسانەیە فەرمێ هوم کەلەنعامی بەل هوم ئەضەل فەرمێوانە وەکو ئاژەڵیان لێ دێ بەڵکو کەمتری ژەبنەوە چونکە ئاژەڵ توانای ئەوەی نییە چاک و خراپی خۆی لێ جاکاتەوە ئەگەر شتێکی خراپیشی کرد ئەڵێ ئاژەڵە عەقڵی نییە بەڵام کەسێک بە عەقڵەوە بە توانە و بە حوڕیەت و بە ئیرادەوە بێت کارێک بکات کە ئاژەڵیش نەیکات زوڵم کات و خوێن بڕێژێ و فەساد کە پلەی خۆی دێنێتە خوار ئاژەڵەوە کەواتە ئەم ئینسانە خوای تەبارەک وتەعالا هەردوو دیوەکەی پێبەخشیوە خۆی ڕێزی لێ ناوی لە باشترین شێوایە دروستی کردوین هەموو پێداویستێکی بۆ ئامادە کردوینی بە گەورە و سەروەر لەسەر ئەم گۆی زەویەیە و هەرچی شێ لەم گۆی زەوی و لە ئاسمانە بۆ ئێمە مسەخەر کردووە حەتاکو و پێداویستەکانی ئێمە جێبەجێ بێ بتوانین عیبادەت و زیکری خوای تیا بکەین توانین سپاس و ستایشی پەروەردگارمانی تیا بکەین ئەگەر لەگەڵ ئەم هەموو زەمینە سازەی کە پەروەردگارمان بۆ ئێمەی کردووە ئێمە هەر پشتی تێ بکەین بەڕاستی ئێمە پلەی خۆمان دێنینە خوار پلەی ئاژەڵەکانەوە و ئەگەر بێت و ئەو نیعمەتانەی کە خواش و ئەو مەوهیبە و بەهرانەی کە خوای تەبارەک وتەعالا بە ئێمەی بەخشیوە باش بەکاری بێنین ئەوە خوای گەورە ئەو ڕێزەیە کە یەکەم جار لە ئێمەی ناوە فەرمانی بە هەموو فریشتەکان کردووە کەوا سوجدە بۆ کێ بەرن بۆ ئادەم بەرن سەلامی خوای لەبێت لە باسی دروستکردنی ئادەمە لە ئەڵقەی پێشوە ئاماژەمان پێکرد باسمان کردمان خوای تەبارەک وتەعالا فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم ولقد خلقنا الإنسان من صلصال من حمأ مسنون أفرمي إنسان ما نشي دروس كردوا لا صلصال يعني قريكي وشكوبو صلصال بريتيا لا قريكي وشكوبو من حمأ مسنون صلصال قريكي وشك بوتو أود دفي بيابكيشي تقيبت ئەو کۆی کە وتمان شەر بۆ گۆزەی لێ دروست دەکرێت و
من حەمە مەسنون واتە لە قوڕێکی بۆگەن گڵەکە و ئاوەکە تێکەڵ کراون تا بوون بە قوڕ بۆ بە قوڕێکی لینج پاشان وشک کراوەتەوە ئەم ئینسانی لێدا ڕێژراوە هەتاکو بۆ بەچی بە گڵێک یاخود بە قوڕێک کەوا وشک بوو بێتەوە دەستی پیا بکێشی تەقی بێ بزرنگێتەوە ئەمە پێکاتەکەی خوا لە من ئەم تۆم بەشەرەکە ئەم بەشەری کە ئاوی بە سەرداری مرۆڤایەتی تۆم لەو قوڕە دروست کردووە شتێکیش نییە ئینکار بکرێت هەرچی پێکاتەی لەشی ئێمە هەیە پێکاتی ئەو گڵەیە مادەیەک نییە لە لەشی ئێمە زیاتر بێ و لەو گڵەیە نەبێت یاخود شتێکی مادەیەکی وا لە گیان و لە پێکاتەی ئێمەیان نییە بڵێ مۆڵا لە ئەفێرەی کە هەیە و لێرەکانیان نییە کامی مرین ڕێگە بینەوە بۆ گڵە و بۆ خۆڵە هەموو پێکاتەکانی لەشی ئێمە پێکاتی ئەو خۆڵەیە خوای تبارک و تعالی بۆشمان باز دەکات فەرمێ وەالجانە خەلەقناه من قبل من ناری سەموم ئەڵێ پێش ئینسان من قبل لە پێشە قەومی جن و مەخلوقاتی جنیش کە جۆرێکە لە مەخلوقاتەکان کە شەیتان باسمان کرد یەکێک بۆ لەوان ئەڵێ لە پێشە ئەوانمان لە چی دروست کردووە لە ئاگری زەهراوی لەو بڵێسە ئاگری کە هەڵەسێ و دووکەڵە و زەهرە بڵێسەی ئاگر کاتێک کە بەرزەبێتەوە خوا فەرمێ جنۆکە و شەیتانم لەوە دروست کردووە مەلایکەت لە نور دروست کراون جنۆکە و شەیتانەکان لە بڵێسەی ئاگر بەنی ئادەمیش لەو قوڕە لینجە دروست کراوە بەم بەشەری ئیستا ئەوە لە سوورەتی حیجدا وتمانە فەرمێ وەالجانە خەلەقناه من قبل من ناری سەموم وفرمي وإذ قال ربك للملائكة إني خالق بشرا من صلصال من حمأ مسنون على كاتك پروردگار بفرشتكاني ود أو من بشرك دروز كم لقرق لقلق لقرقي بوغن كوش كراوة وكراوة بو إنسانا أم إنسان الرزداري كابين ملائكة كان سجدي بو برن كلا نور أوان دروز كراون خواه فرماني بيقردون سەری نەوازش و ڕێزدا بنێن و سوژدە برن بۆ مەخلوقێک کە لە گڵێک و قوڕێکی بۆگەن دروست کراوە وشک کراوەتەوە هەتاکو وای لێ هاتووە دەستی پیا کێشی تەقەی پێ بێت بزرنگێتەوە هێشتا ڕۆحیشی نەکراوە بەبەرە فەئیزا سەوەیتو خوا بە فریشتەکان ئەڵێ هەچ کات ڕێکم کرد دوا هەموو پێکاتەکانیم دروست کرد دام ڕژ بە جوانی تەسویەم کرد ڕێکم کرد وەنەفەخت فیه من ڕۆحی لەو ڕۆحەی کە خۆم دروستم کردووە کردم بە بەریا فقعوا له ساجدين او ابي ايوه سجدي بوبرم جاري ليرا چن خالي كتابي ايما بيزانين يكم عرض ما كدن بيكاتي ايما لقرة بيكاتي جن الشيطان كان لبلاسي اغرا دو جن خواي گوري لپیش ايما ادروسي كدو ككوملك لمخلوقاتي خوا لسرسويا اجين بيكاتيان لبلاسي اغرا والشيطان جلوانا و جنانە تێکەڵیشن لە ژیانی ئێمە دێن و دەڕۆن و هەتا ئێستاش هەن و مەخلوقێکن هەتا ئێستا بەردەوامن و ئەوانیش مکەلەفن بە خێر و بەشەڕ چاکیان ئەچێتە باش و خراپیان ئەچێتە جەهەنەمەوە سێ خوا فەزلی ئەم مەخلوقەی کە لە قوڕ دروستی کردووە فەزلی داوە بەسەر هەموو باقی مەخلوقاتەکانە و فەرمانی بە فریشتەکان کردووە سوژدەی بۆ برن لە ضمنی ئەوانیشە ئەو شەیتانەی کە لە چی دروست کراوە کە لە بڵێسی ئاگر دروست کراوە لە قەومی جنن کەواتە ئەوەی کە ماوە لە جنەکان بە باشترین کەسیانەوە کە ئەو کاتە شەیتان بووە هەتا ئەو دەقەی ئیبلیس بووە فەرمانی پێکراوە لەگەڵ باقی فریشتەکانە سوژدە بۆ ئەم مەخلوقە تازێ برن کە ئادەمە و لە قوڕ دروست کراوە خوای تبارک وتعالى بۆشمان باز دەکات دەفەرمێ ئەم مەخلوقە تازەیە فەئیزا سەوەیتو بەدەستی خۆمەڵە دروستم کرد و تەسویەیەکەم خوای گەورە بە شەیتانە فەرمێ ما منعك أن تسجد لما خلقت بيدي شەیتانەوە چی مەنعی کردیت کە سوژدە بەری بۆ ئەم دروستکراوەی کە بە دەستەکەی خۆم بە دوودەستی خۆم دروستم کردو خوای تبارک وتعالى فەرمێت یعنی ئەم ئادەمە خوای تبارک وتعالى بە هەردوو دەستی خۆی دروستی کردووە لە ڕیوایەتێکە ئەفەرمێت فمكث 40 ليلة جسدا ملقى ئەم لاشەی ئادەمە کە لەم گڵە دروست کرا لە گڵە لینجەکە و دوایی کرا بە قوڕێکی وشکەوە بوو کە وەکو کاشی و فەخار وابوو یاخود وەکو گۆزە و شەربەی خۆمان چۆن دروست دەکرێ وشکە بێتەوە ئەبرژێندێت ئەفەرمێ وای لێ هات 40 دانە ڕۆژ ئاوا لە هەنگی ڕوایەتە لە 2000 ساڵ بەزەمەی 40 ڕۆژەکە زیاتر ئاعتیباری هەیە شەیتان ئەهات دەوروخولی ئەم لاشە تازەی ئەیە پێی ناخۆش بوو لەسەر ئەرزاوە لە گڵی ئەم ئەرزە مەخلوقێکی تازە دروستەوە خۆشی شەیتان لەسەر ئەرزەژی لەگەڵ قەومی جنە لەسەر ئەرزا بوون کە جنەکان لە ناوچون و ئەم ماوەتەوە لەبەر ئەوان لەسەر خراپی خۆیان لە ناوچون ئەم لەگەڵ ڕیزی مەلایکەتەکانە لەسەر ئەرزا ماوەتەوە
ئەڵێ هەموو جار شەیتانە هاو بۆ لای فەیەضریبه بڕیجلیه ئەڵێ بە قاجە شەقێکی تێڵای کێشا بەو ئینسانەیە فەیوسەلسیل ئەزرنگایەوە کاتێک کە هاو شەقی تێڵایە پیای کێشا زانێ ئەم شتە تازەیە چێ دروست کراوە مەخلوقە چی ئاوا لێرە ڕاشەوە تەواو بۆ معلوماتان وەکو عەرزمان کرد لە حەدیثێکا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئادەم کانە طوله 60 ذراعا باڵای 60 دانە زیراع بوو نزیکەی 20 دانە مەتر ئەم مەخلوقە لە ئاوە دروست کراوە لێرە هێشتا ڕۆحیش نەکراوە بەبەرە ئەڵێ هاو پیایە کێشە ئەزرنگایەوە یاخود بەناوی هاو بەناو بۆشاییە بەناو دەم و لوت و ناوسکیە هات و ئەهاتە دەرەوە هەموو جا دڵخۆشی خۆیایەوە ئەیوو بەخوا ئەم مەخلوقە مادەم ناوی بۆشە خۆی ڕاناگرێ هیچی تیا بەسەر نییە بە مەلایکەتەکانی و ترسان لێی نەبێ چونکە خۆی ترسی لێی هەبوو خۆی ڕقی لێی بوو حەسەد و حەسادەتی ناو خۆی ئیرەی ناودڵی خۆی پێی ناخۆش بوو مەخلوقێک لەسەر ئەرزا دروست بکرێ بە خەلیفە و جێنشین ڕێزێکی هەبێت ئەمان سوژدەی بۆ بەرن چونکە بەڵکو باسمان کرد پێشەوەی ئادەم دروستکە خوا فریشتەکانی ئاگادار کردەوە لە هەچ کاسێک دروستم کرد و ڕۆحم کرد بەبەریا ئێوە بێت سوژدەی بۆ بەرن بۆیە پێی ناخۆش بوو تەحەمولی وەزعی ناکرد پیشیە خواردۆ لە ناخی خۆیان شەیتان ئەیوە ئامە تەواو ئەمە چی هاتوو بێ بەسەرداری ئەرز من چەند ساڵە لەسەر ئەرزام و بەندایەتیەکەم بۆ خوا عیبادەتی خواکەم و ئاوا باشم و من لە ئاگر دروست کرام و ئاگر پیرۆسترە لەگەڵ و ئامەم حسابانە خۆی هەڵە خەڵەتان باش وتمان ئەو گڵەی کەوا خوای گەورە ئادەمی لێ دروست کرد زۆرێک لە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمانە گێڕنەوە کە لە تەفسیری سوودیە هاتووە لە ئەبی مالک و ئەبی صالح و ئیبن عەباس و ئیبن مەسعود و زۆرێک لە هاوڵەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو شتیان گێڕاوەتەوە کە فەرمێت کاتێک کە خوای گەورە ویستی ئادەم دروستکە جبریلی نارد کە گڵی سەر ئەرزی بۆ بەرێت هەتاکو ئادەمی لێ دروست کات گڵی سەر ئەرز جبریل هات گڵی سەر ئەرز بەرێڵێ ئەرزوتی پەنا بەخواگرم ئەم مەخلوقە تازەیە لە من دروست مەکەن بە ئەم بەزمە تووشی من نەبێت مەخلوقێ بتوانێت بێت تاوان کاری بکە و خوێن بڕێژە و فەسادگاڵە ئەرزوتی پەناو پێگرم بەخوا لە گڵی من مەیبە دروستی مەکرد جبرایل هاتەوە بۆ لای خوای گەورەتی بەخوا خوایە پەنای بە تۆ گرت و هاواری لە تۆ کرد نەمێرە لەبەر ڕێزی ناوەکەی تۆ لە گڵەکەم نێنە ئەم جاریان لە دوای جبرایل میکائیلی نات بۆی لە گڵەکەی بۆ بێنێت بەخەمەی حکمەتی خوایی تایە خوای گەورە خۆی بیویستایە مەلایکەتی نانا بەڵام کارەکانی واتەوە زێ کردو کە مەلایکەت هەستن بەو ئیشانە ئەم کارانە جێبەجێ بکردنی نەخۆ پێویستی بۆ ناکرد بیویستایە ببە ئەبوو بەڵام هەمووی خوای تەبارەک و تەعالە بە حکمەتە و پیشانی باقی مەخلوقاتەکانیە چۆن ئیشا ئەکات و چۆن دروستی ئەکات و دەسەڵات و گەورەی و عەزەمەت و حکمەتی خۆی پیشانی مەخلوقاتەکانیە بە هەمان شێوە پەنای بە خواگر لە میکائیلش کەوتی پەنا بە خواگرم تۆشتی وامەک لە ئاخر جاراڵە عەزرائیلی نارەوەی کە مەلایکەتی ڕۆحکێشانە ئەرز پێی و پەناگرم بەخوا لە گڵی من مەبە بە ئەم مەخلوقە تازەیە لە من نەبێ ئەیژوتی پەناگرم بەخوا خوا تەکلیفی ئیشێکی لێ کرد بێت من بەجێبەجێ نەکەم لەبەرەوە گڵەکەت هەر لێ بە منیش پەناگرم بەخوا کاری خوا جێبەجێ نەکەم لەبەرەوە لە خوای گەورە وتی تۆ لە هەمیار قایمتی بۆ یەکە کاری ڕۆحکێشانی بەو سپاردو و یاوێتێ دەست ئەو ولا هەنگی ڕوایەتی کە شاربازەکە لە خوای گەورە گڵەکەی لە هەموو شوێنە جیاجەکانی سەرزەوی وەرگرتووە ئەم ئینسانی لێ دروست کردەوە بۆیە ئینسانی ڕەش و سپی و ڕەنی جیاجا و طبیعەتی جیاجا و هەست و عاتیفەی جیاجا هەیە زوو هەڵەچێ هەیە بە تەحەممولە هەیە بە سەبرە هەیە ئەنەوە ئەشکاڵ ئینسانەکان چونکە ئەو گڵی کە لێ پێکاتوە لێ گڵ یەک جێگەی سەر ئەرزەوە بەڵکو لە شوێنی جیاجا بووە پێکاتی ئەو گڵە وای کردووە کار لە نەفسیەت و لە طبیعەتی ئینسانەکانیش باشە کاتێک کە خوای گەورە فەرمانی پێکردن کە سوژدە بۆ ئەم فریشتە تازەیە بۆ ئەم مەخلوقە تازەیە بەرن بەس شەیتان ناڕازی بوو سوژدەی بۆ نەبرد خوای گەورە پێی فەرموو ما منعک أن تسجد لما خلقت بيدي وتی ئەوە چی ڕێی لێگرتووی بۆ سوژدە نابی بۆ ئەوەی کە خۆ بەدەستی خۆم دروستم کردووە کە ئەمە بەڵگەیە لەسەری خوای گەورە بەدەستی خۆی ئادەمی دروست و ڕێزی لێ ناوە نەگەوەی بڵێ ببێت لە جێگەیەکی کەی قورئانە لە سوورەتی عەرافە خوای گەورە فەرمی قال ما منعك ألا تسجد إذ أمرتك ئەوە چی وای لێ کردی کە سوژدە نەبی من ئەمرم پێ کردووی ئەڵەم سوژدەی بۆ بەرە شەیتان لوتی خۆی بەرز کردەوە بە تەعەجوبێکەوە و بە فیزێکەوە بە تەکەببورێکەوە وتی قال أنا خير منه وتی من لەو باشترم من بۆ سوژدە بۆ بەرم خەلەقتەنی من نار من لە ئاگر دروست کردەوە خەلەقتەه من طین ئەو لە قۆ دروست کردووە ئەم عەقلیەتە ئەم نەفسیەتەی کە شەیتان لێرەیان وانی هەرو عەقلیەتی کبر و عوجبەیە کە ئەمڕۆ کەسانێک بە خۆیانە نازن
کە قوڕی کردو بەسەرێک کە لەوانەیە خوای تەبارەک وتعالە لە زۆرێک لە گوناحەکان خۆش بێ بەڵام گوناحی تەکەببر و عجب هەچ کەس بەو گوناحەوە بمرێ و تۆبەی لێ نەکەبێ چای بە بەهەژ ناکەوێت چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر ئەوەی هێندەی مثقال ذرەیەک تەکەببر لە دڵیا بێ چای بە بەهەژ ناکەوێت و ناچێتە ناو باشتەوە چونکە تەکەببر صیفەتی خوایە و بەس دایق بە ذاتی خوایە تۆ یەک لە قوڕ دروستکراوی کامرێ بیتەوە بە قوڕ ئەم لوتبەرزی و چێ بەسەر مەخلوقاتی خوایە ئەمە طبیعەتی شەیتانی وەرگرتووە شەیتانیش ئابەمە بوو کە قوڕی کرد بەسەر خوایە بەخۆی ئەنازی وەڵام منە لە ئاگر دروست کردو ئەو لە قوڕ دروست کردووە باش نادووکێ دروستکرایی خوان ئەو کەسێک کە ئەمڕۆ تەکەببورەکە پێی وایە خۆی لە معدەنی ئاڵتون دروستکراوە باقی خەڵک لە قوڕولیتا دروستکراوە نازانێت کامرێ بژە بێتەوە بە چنیە خۆمەکە و خەڵکە لوتبەرزی و بەچی هەر ئەمەندەی وت خوای تەبارەک وتعالە پێی فەرموو قال فاهبط منها دەدا بە زەرە خوارەوە دا بە زەرە خوارەوە ناو فریشتەکان جێگەی تۆ نییە تۆ هێنداویتە ڕیزی فریشتەکانەوە فریشتە هەموو سوژدەی بردووە قال فاهبط منها ڕیزی ئەوان جێگەی تۆ نییە فما يكون لك أن تتكبر فيها إيرا شويني لودبرزي وتكبر وبخونازين نية فرماني پروردگار تا خالق تا أو توي دروس كدوا أو ذاني كي رزي زياتي وبوشي أمري بتو كدوا سوجدي بوبري فما يكون لك أن تتكبر فيها فاخرج إنك من الصاغرين برو دروا بذليلي وبرسواي للريث ملائكة كان ولا دروا أي شيطاني ملعون شيطانيش لو حالة قسە لەگەڵ خوایەکە خوا مباشر قسەی لەگەڵاکە قال أنظرني إلى يوم يبعثون وتي دەی پەروەردگارە بمهێڵەرەوە تا ئەو ڕۆژەی قیامەت ئەمانە زیینوەکەیتەوە کەواتە شەیتان هەر لە ئەوڵ خەبەردار بۆ خوای گەورە فریشتەکانی ئاگادار کردوتەوە ئەمانە دروست دەکەم ئەیخەمە سەر ئەرز مەجای خێریە دەم مەجای شەڕێ دەم دەسەڵاتی ئەوەیە دەم و ڕۆژی قیامەتیش زیینیانەکەم و محاسەبەیانەکەم لەسەر چاک و لەسەر چی لەسەر خراپ خوای گەورە وتی دە باشە تاکو ڕۆژە من بەجارە دێم بمێنەرەوە تا ئەو ڕۆژە سزا نادەم و عقوبەت نایم لە جیاتی ئەم فرسەتەی خوا بۆ ئەو بەکاربێنێت تۆبەی تیا بکە و پەشیمانی تیا بنوێنێ و بڵێ خوایە پەشیمانم و ئەو غەڵەتەی کردم کەچی بڵێ چی قال فبما أغويتني دەی خوایە مادەم منێ ئاوا لێ کرد لأقعدن لهم صراطك المستقيم بێ ئەو ڕێگە ڕاستی کە تۆ داناوە بەسەریا بڕۆ من لێیا بۆیان دانیشم لێیان نادەم ببمە چەتەی ڕێگەی ئەوان و نێڵم بەو ڕێگا بڕۆن کە تۆ بۆ داناون تحدای خواکە ناوز بلا ثم لآتينهم من بين أيديهم ومن خلفهم وعن أيمانهم وعن شمائلهم ولا تجد أكثرهم شاكرين لا يراسو لا يتشبو لا بيشو لا دواو أبي حرش بيان بوكم هل وسوسة بوكم هاني أن بمبرو خلافة حتى وانك سباسي تونا كنتونا ناسم يعني الشيطان برقع كوت قينا براتي لقل پروردگاري لقل خالقي إخوة قولة تواني خو بدقية بك بقرة بروتو لنا يبري بلا خواهي تبارك وتعالى لبر حكمتك خوي زانيت ئەڵی ئەمە مەسەلەی ئینسانی دروست کردووە بۆ ئەوەی نەزعەی خێر و نەزعەی شەڕی تیا دروست کردووە توانە و ئیرادەیەکی حڕی یاوەتێ بە ئەرزی خۆی خێرەکە هەڵبژێرە یا شەڕەکە شەیتانیش هاتووتی خوایە بمێڵەرەوە تا قیامەت کە ئەم ببێ بەچی ببێ بە پاڵنەرێک بە هاندەرێک بە بزوێنەرێک بۆ ئەو نەزعە خراپەی کە لە ناو مرۆڤەکانایە وتی دوای ئەو چیم لێکەی لێ بکە بەڵام ئەوەندە بمهێڵەرەوە لەناوێن خوای گەورە پێی فەرموو قال اخرج منها مذءوما مدحورا بەڕیسوایی بەڕوڕەشی بڕۆ دەرەوە لەمن تەبیعەکە شەر بێ هەموو ئەوانەی کە شوێنەکەون لەو ئینسانانە منهم هەچ کامێکیان شوێن تێکەوێ لەئەملەئەنە جەهەنەمە منکم ئەجمەعین لە تۆ و نەوەکانی تۆ و لە نەوەکانی ئەو بەشەرانە بێ جەهەنەمتان لێ پڕکەم بڕۆ تۆش و ئەوانیش با مۆڵەتتان بێ هەتاکو قیامەت تۆش مەخلوقێکی لەم سەر ئەرزەیان لە ڕیزی مەلایکەتەکانە بۆ حسابی ئەوانم بۆ کرد یۆکوان هێشتبیتەوە تازە ئەو نەما ئەو هەتایە بژیت بڕۆ تۆش مۆڵەتە بێ هەتاکو ڕۆژی قیامەت خۆت و نەوەکانی تۆش وەکو مرۆڤانە نەوە ئەخەیتەوە نەوە بخەرەوە لەگەڵ ئەو مرۆڤانەیە هەچ کامێکیان بە قسەی تۆیان کرد و ڕێبازی منیان بەردا و شن ڕێبازی تۆ کەوتن ئەبێ هەردوولاتان پڕکەم پڕی جەهەنەم بکەم یعنی جەهەنەم پڕکەم لە ئێوە لە خۆت و ئەوانەی کە شوێنێک کەوتن لەو مرۆڤانە پاشان خوای گەورە ڕووی خیتابی ئەکاتە ئەو مەخلوقە تازەی کە دروستی کردووە پێ فەرمووە یا ئادەم ئەی ئادەم تۆش اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە تۆ خێزانەکەت دیارە هەر لەو شوێنە خێزانەکەی خۆی بۆ دروست کردووە اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنەتە خۆت و خێزانەکەت بڕۆن نیشتە جێی کوێ بن بەهەش بن یعنی ئەو شوێنەی ئادەمی لێ دروست کراوە لە گڵی ئەرز دروست کراوە گڵەکە براوە دروست کراوی ئادەمی لێ دروست کراوە گڵەکە براوە بۆ شوێنێکی تر چونکە مەلایکەتی بۆ نادووە لەو گڵە بەرێ هەتاکو ئادەمی لێ دروستکە لە گڵی ئەرز دروستی کردووە بەس نەک لەسەر زەوی پاژەوەشی کە لە گڵی زەوی دروستی کردووە نەیهێناوەتە سەر زەوی
ڕاستە لەگەڵی زەوی دروستی کردووە بەڵام وتوێتی بڕۆ ناو بەهەشتەوە اسكن أنت وزوجك الجنة خۆت و خێزانەکەت لەکوێ لە بەهەشتا نیشتە جێبن فكلا منها حيث شئتما لە هەر شوێنێک بەدڵتانە لەو بەهەشتەیە بۆ خۆتان بگەڕێن و بخۆن و ئیسراحەت کەن ولا تقربا هذه الشجرة یەک داری بۆ دانابوون بەس توخنی ئەو دارە مەکەون فتكونا من الظالمين ئەگەر وا بکەن بە ظالم حسابن ستەمکار لە قەڵەمە درێن تووشی سزای خوابن کەواتە ئادەم تۆ مکەلەفی هێشتا نەیهێناوەتە سەر ناخۆشەکانی زەوی لە شوێنێک دایناوە هەرچی دەکەی بیکە لەکوێ دەخۆی بخۆت چۆن ئیسراحەت دەکەی ئەوە خێزانێکشم بۆ دروست کردووی لە خودی خۆت کە دەی لەسەر یەش باز دەکەین بەس یەک دارە هەموو ئەوەی کە خوا نەهینە کردووی یەک کار بۆ بەس لەو دارە مەخۆ چونکە ئادەم ئەسڵەن بۆ ئەوە دروست کراوە بتوانێت کاری خێرکە بتوانێت شەڕکە وە لەگەڵی زەویش دروست کراوە بەڵام هێشتا لەسەر زەوی نییە خسراوەتە ناو بەهەشتەوە پێی ئەڵێ هەرچیەکەی بیکە لە باشتە بەس لەو دارە مەخۆ فوسوس لهما الشيطان چپ چپی بۆ کردن و وسوسەی بۆ کردن ليبدي لهما ما وري عنهما من سوآتهما بۆ هەوەی ئابڕویان بەرێت بۆی ئەو تۆزە عیب و عارشەیە کە دەریان خات سەوئەتیان عورەتیان ئاشکرا بکات وقال ما نهاكما ربكما عن هذه الشجرة إلا أن تكونا ملكين أو تكونا من الخالدين هاو بچی چپی بۆ کردن وتی ئەمە خوا بەس بۆیە پێیوتی لەو دارە مەخۆن چونکە ئەگەر لەو دارە بخۆنیتر قەت نامرن ئێستا ئێوە ئەمرن هەر ماوەیەکە بە شەریکی لە ناوە چیت ئەو بۆی خوا پێ دەڵێ لەو دارە مەخۆ ئەگەر لەوە بخۆیت و تۆژ وەکو خوات لێدێ نەعوذ بالله ئابەم چپە وای لێکردن خەڵی خەڵەتانن وقاسەمەهما ئەنی لەکما لەمینە الناصحین فێنی بۆ خواردن وتی وەرە دەست فێن تا بۆ خۆم بەچی ئەڵێن من ئامۆژگاریتانەکەم من بەرژەوەندی ئێوە ئازانم بە قسەم بکەن لەو دارە بخۆن ئێوە سەرفرازەن بەس بۆیە پێوتو لەو دارە مەخۆن بۆی نەوکو فریشتەکانتان لێنە فریشتەکان قەت نامرن ئێوەش ئەگەر بیخۆنیتە هەتایان مێن و هیچتان بەسەر نایە هەر بوختان لێرا بن ئەوان شوێنەکانە مگە خۆش بوو بۆیە ئەو شوێنیان لە دەست دەرنەچێت تەماعی ئەمە و چرپە چرپی شەیتان ئەبێ ئەم دارە چی بێت و خواوتوێتی مەیخۆنەوانە بەخۆی تەماعگرتینی فەدەلاهما بغڕور پەتی بۆ شۆڕکردنەوە تاکو و چی لێکردن گومڕایکردن فلما ذاق الشجرة هەر ئەوە تامی دارەکەیان کرد بدت لهما سوآتهما عورتیان دەرکەوت ئەوەی کە خوای گەورە داپۆشراوی کردبوون و ڕێز و حرمەتی داون بەرگی حیا حرمەتی لە بەرابرین عورتیان دەرکەوت وطفقا يخصفان عليهما من ورق الجنة لتاوي كبرق وبوشاك بجانيانو نما لشرمي خوانا رانك قلاي داركاني بهشتكان ليك دو عورتي خوان بيدا بوشي رود بونو بروت قوتي خواي قولا لبهشتك فريانا دروتي ايرا جاكي ايوانية راسه يوم لقلي زي دروس كيو بوصل زي بس كم جار امر رزم ليرانا لو كتاقي كيرنوي حتى بيزاني كاكا هيش تكليفك من الصدانة ناي بس انا هاوتو ملو دارا مخو توش هاتوي قرقر لنا همو نعمتها لو دارا وخوار بچیش بەکێ بە چرپەی شەیتان و بە فێڵی شەیتان ئالەم ڕۆژەوە دوژمنایەتی بینی ئینسان و بینی شەیتان و گێژێتی ئینسانیش لە ئافی ئەم دوژمنە سەرسەختەیە کە دایمەوە تا لە پەناگوێ و چرپەی بۆ کات دەستی پێکرد وناداهما ربهما پەروەردگاری بانگی کردن ئەلەم ئەنهەکما عن تلكما الشجرة باشە پێم نەوتن نەچن بەلایەو دارەیە وأقول لكما إن الشيطان لكما عدو مبين پێم نەوتن شەیتان دوژمنێکی ئاشکرای ئێوەیە بقصي او نك من خوايه ومن يوم درسوا منها رزقا داونتي من يوم هناوه ايرا بقصي او نكن اما صفتين بشريه حتى امره خوايه ما يدرس كدوا رزق معناها هم ام داماني لشي داونتي تشاو عقل جو بيستن زمان بيداوي في جيان حسكردن هوش اراده هم زميني بو مسخر كدوين عثماني بو مسخر كدوين حكي بيداوي سيمي بو مسخر كدوين ام بشر لجاتي بقصي پروردگاري كان بقصي شيطانك شەیتان دوژمنێتی لە یەکەم ڕۆژ ئەلانێوەی کردووە چ پێنێ بەگوێ بە قسەی ئەمەکات بە قسەی خواکەی نات هەر پێنج فەرزەکەی خوا دایناوە لە شەو ڕۆژەکە نیو سەعات کاتی لێ بە 24 سەعاتە شەو ڕۆژەکە پێی ئەخزە نیو سەعاتی بۆ خوادانێ بە چرپەی شەیتانەچێ بە قسەیەوەکە پێنج فەرزە نوێژەکەی ناکات کە ئەگەر مامۆستا لە پۆلێکە بە 4 جار 5 جار بە تەلەبەیەکی بڵێ جوان دانەنیشە بێدەنگ نەبێ گوێی تەلەبەکە یەکرێی کاتە دەرەوە ڕۆژی 5 دانە جار کابرا بس نوێژەکانی دەکات بێفەرمانی خواکە لەگەڵ ئەم هەموو نیعمەت و ڕزقی کە خوای لێتێ ئەو خوای ئێمەیە ئەو پەروەردگاریەوەیە ئێمە ئەم زەمینەی بۆ تەخت کردوین ئێمەش هەر بە قسەی شەیتانی دوژمنی ئەو دوژمنی خۆشمانەکەین ئەو شەیتانی کە یەک مەسلحەتی ئێمەی ناوێت هەرچی خراپە ئێمە بەر ئەوە ڕاکێشێ ئێمە ژەمەگە سەرسەخت و گێژین هەر بۆەوە گرتومانە بۆ عەرەخۆری بۆ سەرسەرێتی
بۆ پیاو کوشتن بۆ خوێن ڕشتن پارەی حرام خواردن هەرچی خوا پێی ناخۆشە ئەم بە قسەی شەیتانەکەین بیلەوە ناکەین آخر خوا ئەم نیعمەتە یاویدەتێ ئەم چاوەی خوا یاویدەتێ ئەم بە قسەی شەیتانە چی نەزەری حرامی پێکەین سەیرێکی حەقی پێ ناکەین ئاەتێکی قورئانی پێ ناخوێنێتەوە ئەو گوێی خوا پێی یاویدەتێ و ئەم هەموو دەمار و ئەم هەموو پێکاتە و ئەم هەموو تەرکیبە عەجیبەی تیا دروست کردو ئەم هەموو خانەی لێکداوە تا تۆ ببیستی بەس گۆرانی خراپی پێویستێ بە سەوتی خراپ گوێی لە غیبەت لە بوختان لە کفر پێگرێ خوا نەکا گوێی لە قورئانە بێڵێ دەلای بە خۆت عەزێمان نییە ئەو زمانەی خوا پێداویەتی حەقی پێ بڵێیت هەرچی خوا پێی ناخۆشە پێیەکە هەرچی کفر و ناشکوریە پێکات بیر ناکاتەوە بڵێ خوا داویبەتێ باشە بم بۆ ئەمە غەشیم بم بە قسەی شەیتان بکەم فریوم داد شەیتان چی باش لەگەڵ ناکرێت ئەو ڕزقمەدا ئەو ئەرزی بۆ دروست کردوم ئەو ئاوی بۆ دروست کردوم ئەو هەوای بۆ دروست کردوم ئەو ئەم کەونەی بۆ مسەخەر کردوم شەیتان لە کوێ فریامەکەوێ ئەم چرپەی شەیتانەی کا بە گوێمە بۆ بە قسەی ئەو کەم من عەقڵم هەیە ڕێگە زانم ئەمە ڕێگە ڕاستەکەیە خوای گەورەم پێغەمبەرانی بۆ نردوم هەموو کتێبە عاسمانی بۆ نردوم هەموو موعجیزەی پیشان ناوم لەو کەونەی ئازانم دروستکەرم هەیە ئازانم بەدیهێنەرم هەیە ئازانم لە خۆم و هەڵ نەتۆقیوم لەو عەرزە مردۆمی سانە زیندوە دروست نەبووە بۆ بە قسەی بکەم حتا ئەمڕۆ ئەو شەڕی ئێمە بۆ شەیتان بەردەوامە ئێمەش هەر ئاوا خۆمان تەسلیمی شەیتان کردەوە ئەو خالقە و ڕازقای کەوا ئێمەی دروست کردەوە ئەومان لە بکرەوە مەگەر ئیلا من ڕەحیمە ڕەبی یەکێکە خوا ڕەحمی بکە و فریای کرد ئینە بە تاعەتی سەرمان تێ نەهەوە وەکو لە جاتی عەبدی خوابی نەعوذ بالله بووین بە عەبدی شەیتان و بەس بە قسەی شەیتانەکەین و فەرمانەکانی خۆمان پشتگوێ خستووە دوایی کە زانیا چه غەڵەتێکیان کردو شەیتان چۆن بە پەنگیدان ئەم جاریان دەستیان کرد بە گریان و هاوارکردن قالا ڕەبەنا هەردووکیان وتیان ئەی پەروەردگارمان ظەلەمنا ئەنفوسەنا ستەممان لە خۆمان کرد ظڵمان لە نەفسی خۆمان کرد وئین لەم تەغفر لەنا وتەرحەمنا لەنەکونن من الخاسرین ئەگەر لێمان نەبووری تۆ ڕەحممان پێ نەکەیتە خەسارە مەنگین تیاچین غەڵەت و کردمان ظڵمان لە نەفسی خۆمان کرد بە قسەی شەیتانمان کرد لە فەرمانی تۆ دەرچوین هەڵ خەڵەتاین ظەلەمنا ئەنفوسەنا وئین لەم تەغفر لەنا وتەرحەمنا لەنەکونن من الخاسرین گوناح هەتا ڕۆژی قیامەت صفەتی ئێمەیە كل بني آدم خطأ هرچی بني آدم یە گوناحەکە بەس وخير الخطائین التوابون باشینی گوناحکاران ئەوانن کە تۆبە ئەکەن مهمە تۆ لەسەر ئەو ڕێگەیە بەردەوام نەبی ڕاستە شەیتان فریومانەدا هەموو کات غەفڵەتێکمان هەیە ئێمە لە هەموو سەردەمێکە لە هەموو وەختێکە لە هەموویەکە ئاگامان لە خۆمانە شەیتان فرسەتێکمان لێ دێنێ و غەفڵەتێکمان لێ ئەقۆزێتەوە بە تاوانێکمان پێ بکە بەڵام مهمە کە تاوانێک یەکسەر بیری پەروەردگارەکە و کێتۆ تۆبە بکەیت ئەمەش ڕێگەی تۆبەکەیە چۆن ئادەم و حەوا خوای گەورە ڕاستە عەقوبەیدان بەڵام لیان خۆش بوو ئابەچی ناوانش هەتا تا بۆیە لە ئاگرا بوونایە بۆیە بە دەردەکەی شەیتان بچوونایە بەڵام ئەم پەشیمان بوونەوە شەیتان هەتا ئەمڕۆژ هەر لەسەر خراپەی خۆی بەردەوام و سوورە قال اهبطوا بعضكم لبعض عدو پێی فەرموون دەبڕۆن ببن بە دوژمنیەکەوە لەسەر زەویە وەرنە خوار و لە بەهەژ وەرنە دەرەوە بڕۆنە ناو چیەوە لەسەر زەوی بعضكم لبعض عدو ببن بە دوژمنی یەکتر ئەوە شەیتان ناحەزیەوەیە دوژمنیەوەیە دەبڕۆ بە قسەی مەکە دێ و دوژمنتە سوورە زانی خۆتونەوەکانت ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين بۆ ماوەیەک لەسەر ئەرزا بمێننەوە شوێنی تاقیکردنەوە ماڵی تاقیکردنەوە کە بەهەژ نەما کە تەنها یەک شتی مەمنوعی تیا بوو خۆ لێژ لێمان خاوەنی ئیرادە بووین بەس ئیرادەکە پێی وتی یەک دار مەخۆن لێ غەڵەتەکە کرا بڕۆ سەر زەوی خۆتونەوەکان بڕۆن خاضع بن بۆ قەوانینەکانی سەر زەوی ئەو تا ئێمە تا خاڵزەی ئەو قوانینەی کە ئێستا لەسەر زەویە ئەو ماوەی مۆڵەتی کە عومرمانە درێت تایە بە پێی ئەو وەزعێتی کە خوای گەورە لەسەر ئازادویستی کردو ئێمە ئەژین و یاساکانی سەرزەوی لەسەرمان جێبەجێ ئەبێ بەس بزانە شەیتان دوژمنی تۆی تۆش دوژمنی شەیتانیت ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين لەسەر ئەرزا جیشتەجێ بن خۆشی و ڕابواردن و ئیسراحەتیەوە ئەو تۆزێکای و مەتاعی هەتانە لەسەر ئەرزایە هەتاکو ماوەیەکی دیاریکراوە قال فيها تحيون تيايا لسر أرزجين جياني اوي تلسر أرزبيت لو بهاشتهات ندر وفيها تموتون والتياشي أمر واحد لا لويشا أمر ومنها تخرجون وجاري كج لو زوي سر أرزهين لدرو زندگي وجيانتان طاو لسر أرزاي قرار درا لوين لويش أمرن ولويش دين درو أما خواهي قولك القرآن أبو من بعض زكاة چیرۆکی دروستبوونی ئادەم و چۆنیەتی هێنانە سەر زەویەکەی چیرۆکی هاتنە سەر زەویەکەی چۆنە بەبێ حکایەتی خڕافی ئەم لاولاو ئەو بەهەشتا دەرگاکەی ئاوا بوو شەیتان لە شێوەی مارێکە خۆی خستە شێوەی مارێکە و ڕۆشتە ژوورە و دوایی لە شێوەی چیا
قسەی بۆ ئەوان کردو لە شێوی تاوسێکە ئاوا و تاوسەکە دەرگاوانی بەهەژوە نامە حکایەتی ئیسرائیلیات و خرافیات و ئەسڵ ئەساسی نییە. ئەمە شەرعی خوا و قورئانەکە و حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا بەخشیوە بۆ ئێمە گێڕێتەوە. کاتێک کە خوای گەورە ئەم ئادەمەی دروست کرد ڕێز و حرمەتی خۆی لێنا بە مەلایکەتەکانی وت من ئینسانێ دروست دەکەم بەم مواسەفاتانە. ئەوانیش لایەن عەجیب بوو بەڵام خوای گەورە وتی ئەوەی من نەیزانم ئێوە نایزانن. پاشەوەی کە ئینسانەکەی دروست کرد پێشەوەی بێنێتە سەر زەوی ئینسانێ نەبووە کۆی کە بۆمان باس دەکەن وەکو مەیمون وا بێت و وردە وردە لەسەر ئەرزا تەتەوری کرد بێت و فێری قسە بوو بێت و فێری زیندەگی و ژیان بوو بێت. نا لە پێغەمبەریان پرسی صلی الله علیه وسلم وتیان یا رسول الله ئایا ئادەم پێغەمبەر بوو؟ فەرمووی بەڵێ نەعەم معەلەم مکەلەم بەڵکو بەڵێ پێغەمبەرێک بوو فێرکرا و قسە لەگەڵاکراو بوو هەموو شتێکی فێرکرا بوو هەموو پێداویستێکی خۆی زانی و ئەشیتوانی قسە بکە قسەی لەگەڵ خوا کرد قسەی لەگەڵ فریشتەکانە کرد قسەی لەگەڵ شەیتانە کرد لەگەڵ حەوای خێزانیا قسەیانە کرد معەلەم مکەلەم فێرکراوی قسە لەگەڵاکراو بوو بە کاملی بە هەموو صفاتێکەوە لە جوانترین شێوەیە فی ئەحسەنی تەقویم دروست کراوە هێنایە سەر ئەرز. مرۆڤی کۆن ناشرین نەبوون ئیسا وردە وردە بەشەر جوان بێ ئەو کاتە جوانتر بوون هەتا بێ ناشرینترە بین هەتا بێ بچووکە بینەوە هەتا بێ تمەنمان کەمترە بێتەوە ئەو قەڵافەتەی ئەو هەبوو ئەو سەحەتەی ئەو هەیبوو ئیسا هێمە هیچ کامان نەمانماوە. کانە طول 60 ذراعا باڵای 60 دانە زیراع بوو نزیکەی 20 مەتر باڵای بوو نزیکەی 3 مەتر پانی ناوشانی بووە. ئەم مەخلوقە زلە گەورەیە بەم شێوەیە هاتووە لەسەر ئەرزە هەموو ئەرزی بۆ مسەخەر کراوە. ولو کاتەوە تا ئێستا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ نەوەکانی هەر بچووکە بنەوە لە قەڵافەتە یعنی ئینسان مەخلوقاتەکان بەرەو پوکانەوە و ناشرین بوون و تیاچوون ئەڕۆن نەک بەرەو تەتەور بڕۆن نەک لە ئەوڵەوە عەشوایی بوو بێ و دواکەوتوو بوو بێ و ئینسانی مەیمون بێ و دوای بەرەو تەتەور بوون نەخێرەوەی کە دین بە ئێماڵێ لە پێشە عاقڵتر و زیرەکتر و متەتەویرتر بوون هەتا بێ بچووکترە بنەوە. فریو مەخۆ بە کۆمەڵە تەجروبەیەکەتەکە لە بواری تەکنۆلۆژیا ئەمانەیەتە ئەو عەقڵە هەرەوە عەقڵەیە لە سەردەمێکە بە نوعی بەکارهێنی بۆ هەنگێک کارێ لە سەردەمێکەیە بە نوعی کە بەکارهێنیت. ئەو قەرەباڵغی ئەمڕۆ لەسەر ئەرزا پێویستی کردووە وای کردووە کە خوای گەورە عەقڵی کە دایەتی بێمە وا بەکاری بێنین تەجاریبی کۆنی خۆمان خستۆتە سەر یەک تا بتوانین زیندەگیەک بۆ خۆمان بڕەخسێنین ئەو مۆادە خامەی کە خوا لەم سەر ئەرزایەتی وا بەکاری بێنین کەوا تایە بژین و بۆ ژیانی خۆمانی مسەخەر بکەین. جاران خەڵک کەم بوو داریانە بڕێوە لە شاخەکان ئاگریان لێ سووتان خۆیان پێگەرمە کردووە. ئەمڕۆم هەموو مەخلوقا گەر هەموو باتە ئەو داران و بیبڕێتەوە لەسەر ئەرزا سەوزایی نامێنێ خوای گەورە عەقڵی یاوتین و ئەمەوادێکی بۆ دروست کردووە هەر لە ناوسکی ئەرزا ئەمە نەوتەوە ئەمە تاقەیە و ئەمە فەحمی حەجەریە و ئەمە نەوەویە و ئەمە چی و چی ئەمانە دروست دەکات تاکو بتوانێت خۆی پێگەرم کات و تاقەی لە دروست کات و پێداویستەکانی ژیانی خۆی پێدابین کات. هەرچی ئێمە پێویستمان پێ بۆ ئەم سەردەمە و بۆ سەردەمەکانی داهات و بۆ سەردەمانی پێشتر خوای گەورە وەسایلی دروست کردو ئێمە خۆمان لەسەر خۆمانە چۆن بیدۆزینەوە بەکاری بێنین و استعماری بکەین و ئاوادانی بکەینەوە ژینگەی خۆمان. باش خوای تبارك وتعالى بما نجرت وفرمي وعلم آدم الأسماء كلها أرچی ناوەکانی ئەڵە فێری ئادەمم کرد پێشەوەی بێنێتە سەر زەوی. زاناکان زۆر لەسەرەوە وەستان ئایا ناوانە چی بوون کە فێری ئادەمی کردووە. طبعا ناوی هەموو شتێکی فێر کردووە. خوای تبارك وتعالى هەرچی لەسەر ئەم ئەرزەیە پێویست ئەمە دارە ئەمە شاخە ئەمە بەردە ئەمە ئاوە حیواناتە ئەوە هەورە ئەمە خوایە ئەمە شەیتانە هەرچی ئەوەی کە پێویستکە ئەم بەشارە بیزانێ لەسەر ئەرزە خوای تبارك وتعالى هەر هەمووی فێر کردووە. بە مەلایکەتەکانی و ئێوە ناوەکانی ئەو شتانە پێ بڵێن مەلایکەتەکان نەیانزانی فەرمووی دەیتەها ئەبینن ئادەم ئەم ئادەمی من دروستم کردو لە ئێوە عالەمترە هەر لە ئیستاوە لە ئێوە عالەمترە شتانێک گەزانێت کە ئێوە نایزانن بۆ مەبەستی دروست کراوە کە ئەو مەبەستە جیا لە مەبەستی دروستکردنی ئێوە. بۆیە مەلایکەتەکان وتیان سوبحانەک پاکی و بێعیبی بۆ تۆی خوایە لا عیلمە لەنا ئیلا ما عەلەمتەنا بەخوا ئێمە شتێک خۆت فێر نەکردێتی من نایزانی ئێمە ئەو نایە شتانە چوو زانین تۆ بێ ماڵی ناوەکانیمان پێ بڵێ وتی دەی من فێری ئادەمم کردووە لەبەرەوەی ئادەمە بەسی کەم پێیەتی. قال يا آدم أنبئهم بأسمائهم عادي آدم تو بيان بلي نايو شتانيان بي بلد فلما أنبأهم بأسمائهم كانت فيري كناي همو أزاني أو قصاني آدمي كوناي أمشتاني كوان شن وقت نسأل نايا نزانيوا قال ألم أقول لكم إني أعلم غيب السماوات والأرض وأعلم ما تبدون وما كنتم تكتمون أي بيم نوتن من غيبي نهيني أرزو أسمعنا كان أزانم إيو تشي شانو تشيج أشكراكن أو من يزانم إيو ناي زانم حكمتي كيلا دروس كديم آدم أبويك أمم دروس كدو
پاژەوە خوای گەورە فەرمانی بە فریشتەکان کرد و إذ قلنا للملائكة اسجدوا لآدم فەرمانی کرد کەوا سوجدە برن بۆ ئادەم فسجدوا إلا إبليس إبلیسە نەبێ کە لاهین بوو ئەبا واستكبر وكان من الكافرين ئیبای کرد و یعنی پشتی هەڵکرد و لوتی بەرز کرد و لە بێ باوەڕەکان بوو کاری خوای جێبەجێ نەکرد خوای گەورە لە کافر و بە ظالم لە قەڵەمی دەخوا پەنامان بە ئەم ئادەمە کە خوای گەورە دای بەزانە سەر زەوی هەر ئاوا بەجێی نەهێش بەڵکو لە سەر زەویشە خوای تەبارەک وتەعالە بەرنامە وەحی بۆ نارد فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه إنه هو التواب الرحيم آدم خوا فێری کرد کە چۆن تۆ ببکا بڵێ ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين ئەمەش خوا فێری کرد فتلقى آدم من ربه كلمات وتی ئادەم ئاوا تۆ ببکە و ئاوا پەشیمانی دەرببڕە بڵێ خوایە ظڵمان لە نەفسی خۆمان کرد ئەگەر تۆ لەمان نەبوویت و ڕەحمان پێ نەکەی خەسارە و مەنگابین خوای گەورە لە خەسارە و مانکامان نەگێڕیت و ڕەحمان پێکەیت و عەفومان کەی جارێکی غەڵەتی وا ناکەین و ئەمەشی کرد بە بەرنامە بۆ هەموو نەوەی ئادەم کەوا لەسەری بڕۆن هەتاکو قیامەت باش خوای گەورە پاژەوەی کە ئادەم و حەوای نادە سەر ئەرز پێی فەرموون فإما يأتينكم مني هدى فمن تبع هدايا فلا خوف عليهم ولا هم يحزنون چاوەڕێکن هیدایەت و بەرنامە و ڕێسای منی تا بۆ بێتە خوارەوە چۆن شەرا جێبەجێکن لەسەر ئەرزا بەرنامەی ژیانتان چۆن بێ ئاوا دروستی نەکرد و بەرەڵایەکان لەسەر ئەرزا بەرنامەشی بۆ داناون لەسەر ئەرزا چۆن پێوەی پەیوەست بن چۆن کاری پێ بکەن چۆن لەسەری بڕۆن هەچ کاتێ بەرنامەی من بۆتان هەچ قەومێک هەچ نەوەیەکتان بەرنامەی منی بۆ هات پەیوەست بوو پێوەی فلا خوف عليهم ولا هم يحزنون ئەوانە نەترسیان هەیە نەخەمباریژە بن لە قیامەتە بەڵام ئەوەی کە کافر بوو کە ظالم بوو ئیمانی بە بەرنامەی من نەهێنا و ظڵمی کرد و بە درۆی زانی فەئولایکە ئەصحاب النار هم فیها خالدون ئەوانەش ئەصحابی ئاگرن ئەهلی ئاگرن بۆ هەتاتەیە بێ لە ناوێ بمێنەوە کەواتە ئێوەم دابەزانە و گوێرە ئاوا بەڕەڵاتان ناکەن بە ئارزوی خۆتان هەرچی بکەن ئێرە دنیا ماڵی تاقیکردنەوەیە بەرنامەتان بۆ نێرم کتابتان بۆ نێرم پێغەمبەرتان بۆ نێرم بەڵگە و حوجەتان بۆ نێرم ئەقڵی شمدانەتێ تاکو پێی بزانن ئەوەی شوێن ڕێگە و ڕێبازەکەی من کەوتووە ڕێگە ڕاستەکەی هەڵبژارد فلا خوف عليهم ولا هم يحزنون نترسي هي نبترسي نخمبار به اوشي باوري پێ نەکرد و پشتی تێکرد و بە درۆی زانی ئەوانش ئەهلی ئاگرن بۆ هەتاتایی تیامێنەوە خوا پەناما بە ئەمە ئیتر سلسلەی ژیانی بەشێتە لەسەر ئەرزە چەند خاڵێکەیە لەوانە کە پێویست بەڕوونکردنەوە هاکە هەیەکە دەڵێن وەڵسە و بەهەشتە لەکوێ بۆ هەنگێک دەڵێن هەر باخێکی سەردنیا بۆ هەنگێکشان دەڵێن نەخێرەوە بەهەشتی فردەوسی ئاعلا بووە ئەوانەی کاڵێن بەهەشتی سەردنیا بۆ کۆمەڵێ بەڵگەیەنەوەڵێن مەسەلەن بۆ نمونە ئەگەر بەهەشتەکەی ئەو دنیا بووایە هەچ کەسێک چۆن ناوی ئەو لی نایەتە دەرەوە هەچ کەسێک ئەو بەهەشتە هیچی تیا نێ مەمنوع بێ هەرچیەکی تیا هەرچێکە حەزێ بێت تایەتی ئەی خۆیت مەسەلەن ئەو بەهەشتەی کە شەیتان ناتوانێت بچێتە ناوێ ئەو بەهەشتەی تر گوناحی تیا ناکرێ ئەو بەهەشتەی تر ئاو کۆمەڵ لەم شتانە دێنەوە بەم بەڵگانە کە ئەڵێن کەواتە دیارە ئەو بەهەشتە هەتایەکە نەبووە کە ئادەمی تێکراوە بەڵام ئەوی لە ئاەتەکان و لە عامی ئاەتەکان و ئینسان لی تێگات بەڵێ خوای گەورە گەبیێ دەتوانێت و بەهەشتە خەڵکیشی تێکاو بێتە دەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شەوی میعراجە چۆتە ناو بەهەشتەش و لێشی هاتوۆتە دەرەوە و ئەتوانێت زۆر احتیاجی وەسوەسەی شەیتان لەوانەیە ئیسا لەگەڵ ئێمەیان نەبێت لە ڕەمەزانە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی شەیتانەکان بەسراونەتەوە بەڵام هەر کۆمەڵە خەڵک فریوەدا و بەسرایش نەتەوە کە لە بچەش کراون کۆت و زنجیرش کراون ئەتوانن وەسوەسەکەیان بگێنن بە پەناگوێی هەنگێک کەس کە خۆی تالیبەتی وەسوەسەی بۆ بکات و کاریان تێ بکات و ئەو بەهەشتەش خوای تەبارەک و تەعالا ئەگەر ویستی خەڵکیشی تێکات و خەڵکیشی لێنێتە دەرەوە ئەو باشتێک ئێمە بۆمان باز دەکرێت هەر ئەو باشتێک کابێت دواتر بۆی بگەڕینەوە ئێمە ئەهلی ئەوی نەگەر خوای گەورە بیکا بە نسیبمان ئەوش بەهەشتە فیردەوسەکەیە کە هەتاتایی و پێمان وایە ئەو بەهەشتەیان بۆ کە خوای گەورە ئادەمی تیا خەڵق کردووە نەک باخێ بێ لە باخەکانی دنیا و بەڵگەشت زۆرن لەسەرەوانە من حەز ناکەم درێژە بە مەسەلەکە بەم ئالێرەیە بەڵام ئەوەی کە ئیسا باسمان کرد لە خزمەت جەنابتانەوە ئەوەندە شتێکە ئەوەش ڕوونکێنەوەکەوە خوای تەبارەک و تەعالا لە چەند شوێنێکی قورئان و لە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەمان بۆ کە کەوا حەوای لە نەفسی ئادەم دروست کردووە خەلق منها زەوجەها لە خودی خۆی لە خودی ئادەم حەوای دروست کردووە بۆشیان ناویان ناوە حەوا چونکە لە مادەیەک دروست کراوە کە حەیاتی تیا بووە زیندوو بووە ئەویش پەراسووی ئادەم بووە خوای تەبارەک و تەعالا ئادەم کە بەتەنیا بووە لە جنسی خۆی مەخلوقێکی بۆ دروستکەوە کە ناوی حەوای مینێت تا بێ بە هاوجود لەگەڵ یاونەوە بخاتەوە لەسەر زەویە و حەوا لە نەفسی ئادەم دروست کراوە هەرچی مەخلوقی سەر ئەرسێ ئەمڕۆ گەڕێتەوە بۆ یەک تاکە نەفەر کە ئەویش کێ ئادەمە تەنانەت خودی حەوایش کە خێزانێتی ڕەگەزەکەی جیایە لە خودی ئادەم دروستکراوە ئادەم لە قوڕ دروستکراوە بەس حەوا لە ئادەم دروست کراوە
حوا بۆیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ يا أخوي قولي القرآن فرمي مثل عيسى عند الله كمثل آدم خلقه من تراب ثم قال له كن فيكون فرمي نموني عيسى لا إخوة وكن نموني آدم ولو قلت له سكنوتي ببا إما آدم من هي دايكو باوك دروس كده ندايكي هبوا نباوك يبوا الرجل وقرأ خوا دروس كده حواش من هي باوكي بس دايكي نية شو كلا آدم دروس كده ولا نيرين دروس كده بس مينا نبوا مينا نبوا آدم نلا نيرينا ونلا مينا حرق لقرك دروس كراوه حوا بزنا نيرينا دروس كراوه ببي مينا عيساش سلامي خواي لبيت بس تنها لشي دروس كراوه لمينا دروس كراوه ببي نيرينا خوا بشان معنا على توانم لنيرو ميوتا ام هبو خلق دروسك الله اشتوانم بس تنها لمينا دروس تاكم اشتوانم بس تنها لنيرينا اشتوانم ببي مينا وببي نيرينا نقرا دروس تاكم ده صلاتي خواي وشي شيويس هرواكا وإمج إيمان ما بود صلاته بو قدرتي خواهيو إمش وكم ملائكتك عليه سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم فاتيو بعيبي بوتوي پروردگارا أو توب من الله من نايزانين باور ما بو خرافياتنا نيكوا ببارك ابو باني اجرنا باور ما بآياتكاني تو هيا تو چون فرمو الزانين هرواي وهر اوج راستا إيمان من فيه هيا تو شيلات من بيتو قمرا مانك يقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.